وەختتان بەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساڵ و سەلامەت بن. هەروەکو وعدەماندا بوو ئێمە بەردەوام ئەبین لە لێکۆڵینەوە لە سووچ و کەلەبەرە ڕووداوە گەورەیە فاجعەیە و جنایەتە نێودەوڵەتیە هەڵەبجە. هەڵبەتە ئەیدەینە دەمە ڕووداوەکانە تا ئێستایی و خەڵکە ئێمە بەدەستیان و گرفتارە و شاهدە ئەم ڕووداوانەسە. هەروەها وەڵامی ئەو پرسیارەی کە ئیمکانی هەست ئاخیزیان و یارانە ئاخیزی بە شوێنە ئەوە بگەڕێن کە بۆ و چۆن لەوەها مەسائلێکە ئاخیزە کوردەوار و سەربەخۆ دەست هەڵگیر نییە ئەلا ڕەخمە ئەو چوونەی لەلایەنە خەڵکیوە نابێت. کاکتای ڕەحەمانی وەختت بەخێر بێ. عزیزسڵامێک کاکەمان زۆر سپاس. ممنونم. ببەخشە کاکتا، من ویستم لە گوشی کەڵکوەرگرم لەبەرەوەی دەنگەکە خراپ نەبێت. ئەگەر ئیجازە ئومیدوارم دەنگم باش وێ کاکتا هایست. دەنگیت بۆ من باشە. ئۆکێ. ئەگەر دەنگی من هەبێ دەنگی تۆ جەنابەت باشە. زۆر باشە. من با ئیجازەت مقدمەیەک بێم و بڕۆینە ناوە ڕووداوەکان و بە تایبەتی لێکۆڵینەوە لە سوچێکی ترە جەنایاتە گەورەی نێودەوڵەتیە هەڵەبجە و هەروە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە. بەڵام پێشووتر دەبێ سرنجەی زۆرێک لە یارانە ئاخیز بۆ ئەم مەطلەبە ڕابکێشن. هەروە کە دەستەبەندی ئەکەن لە علومە ڕۆژئاواییە، ئێمە ئەتوانێت دوو کۆمەڵگامان یا ئێمە کۆمەڵگایەکمان هەست کە ئاگاهانە داڕژاوە لەسەر نەریتێکی باوک سالارانە کە تەنزیمی بەرهەمەکە، یان کۆمەڵگایەکمان هەست کۆمەڵگایەکی گشتی عەشیرەیی و قەبیلەیی کە بە شێوەی گشتی بەرهەمە هەیە. ئەوەی یەکەمیان ئەخوات بە دەورانێک و ئەخوا بە سیستەمێک کە پێی ئێژن سیستەمە سەرمایەداری. کۆمەڵگایەک دروستەکات لە دنیای ئەمڕۆ، کۆمەڵگایەکی لە یەکترازیاک کە تەنها دەلیلە پەیوەستبوونە ئەم خەڵکە لەم کۆمەڵگا بەهۆی تەقسیمە کارۆ، یعنی کار تەقسیم کریاگە، یەکێ نانەوایە، یەکێ خەیاتە، یەکێ پارچە فرۆشە، یەکێ جوتیارە، یەکێ فڵانە. هەمووی ئەمانە نیازگە لە خۆیان بە ڕێگەی کالایەکی واستە بەناوە پوڵ بەدەستێرن و تەنیا سەبەبە پەیوەندیە لەناوە ئەم کۆمەڵگا ئەم ئاڵوگۆڕە ترانزەکشنە یان مبادلەسە و ئەوەی بە یەکەوە پەیوەندیان ئەدات پوڵە. درست. ئەوەی لەسەر زەمینە ئێمە تا ئێستا دروست کریاگە کۆمەڵگایەکی مبادلەیی یان ترانزەکشنیە کە ئینحساری ئەم ترانزەکشنە بە شێوەی کولی لە دەستی دەوڵەتەکان. دەرنەتیجە ئەوەی کە ئەی خوڵقێنێت ئەمەسە کە من لەسەری قسەکەم بزانن دانەیە ئینسان کە لەم کۆمەڵگا کە گەلێکێکی نیازەکانە، نیازە کۆمەڵایەتی خەڵکی بەراورد بکات، خۆ نازانێت ئەو بەرهەمەی کە دروستی ئەکات ئەگەر ئەمە بێت ئایا ئەمە ئەتوانێت نیازە کۆمەڵگا بەرتەرەف کات یان نە، و کەسێکیش پێی نایژێت ئەمە نیازی کۆمەڵگا بەرتەرەف ئەکات یان نە. تەنیا کەسێک کە ئەتوانێت ڕخنە لەمە بگرێت یان ئینتقادی لێ بکات دانەیەک دەڵاوە کە ئەتوانێت بێژێ ئەمە بە کەڵک دێت یا بە کەڵک نایێت، کە ئەو ئەمەی سند لە من، کە ئەو ئەمەی سند و من پوڵەکەیم گرت نیشان ئەدات من سەرکەوتوو بوو بۆ ئەڕۆم بە شوێنی بەرهەم هاوردنی زیاترە، چون ئەو ئەم کالای منە ئەخاتە ناوە بازیە ئاڵوگۆڕکردن تا ئەگا بەدەستی
زەلامێک وەکو جەنابە کە پێویستی بە چەرخە یا فەندەکە. درست. پس هیچ کەسێک لە کۆمەڵگای وا نازانێت کە فڵانە بەرهەمی کۆمەڵایەتی کە دروستیەکە بە کەڵکتی یا بە کەڵک. بەڵام ئەگەر تۆ ئینحیسار لە دەسا بوو تۆ ئەڵێ وەکو ئەو دەڵاڵە ئەمە پوڵ ئەکا یا پوڵ ناکاکە دەڵاڵەکە بوو بە تۆی ئەوت یا بە منی ئەوت ئەمە کەسێک ئەیسێنێ یا نایسێت بە کەڵکتێت یا بە کەڵک نایت تۆ دەبێ بڕۆی بەردەوام بی ئەمە بەرهەم بهێنیت یا بەرهەم نهێنیت. بەڵام بێڵن با من فەرقێک باسکەم لە گرانەوەها کۆمەڵگایەکە بەجێ ئەوەی کە ئاگاهی گشتی و ئینسانەکە بڕیار بدەن کۆمەدەتی کالا بڕیارەدا چی ڕاستە درۆیە. بۆ خاتریەوەی لەمە تێبگەین ڕۆژگارانی یارانی ئاخیز ڕویان لە پیمانە حەیدەریە کردیان کاک پێمان دەسێ کوت و شەرواڵ لەبەر کە قات و ڕیبات ڕەبەر کە کراواتێکیش بووەسە ڕیبات بۆ لەبەر ئەوەی سەلیقەی خەڵکی ئاوا زیاتر ڕائەکێشێت بۆ دیبێتەکە. قبل زەمێ بڕۆمەناوە ئەمە بزانن تۆ لە کۆمەڵگایەکە کە لەسەر ئاڵوگۆڕدانراوە بەرهەم ناهێنی لەبەر ئەوەی نیازەکانی ئینسان بەرتەرەفکەی بەرهەم ئەهێنی لەبەر ئەوەی ئاڵوگۆڕی پێ بکەیت. پێداویستیەکانی ئینسان جێبەجێ ناکە پێداویستیەکانی ئینسان نییە کە تۆ بیری لێکەیت و چاکیکەیت تۆ شتێک بەرهەمە هێنیت ئەی خەیتە ناوە بزانی کەسێک ئەی کڕێت و لێو دواتی بازار بۆ ئەمە دروستەکەی پڕۆپاگاندای بۆ ئەەکەی تەبلیغاتی بۆ ئەەکەی تاو خەڵکە هەستی پێ بکە حەزی مثال کاک تاها جاران ژن لای خۆمان بە چەقۆ بە قاشۆق یا بە چنچە هێلکەی کوڵاویان لەگەڵ کەرێ تێکەڵە کرد ئەیان هاڕ. ئێستا 30 جۆر هێلکە هاڕین هاتووە کچ هەیە لەم سەرزەمینی ئێمە لە موبەخەکەی و لە ئاشپزخانەکەیە 30 جۆر جیهازی هێلکە هاڕینی سندەکە یا دەستگای هێلکە هاڕینی سند لە کاتێکە لەوانەیە مانگی 2 جار هێلکەی کوڵاو نەخ تاگران لەمە ئەگەر تێگەیشتین کابرا تۆ سەلیقە دروست ئەەکەی بۆ شتەی کە ڕەواجی پێ ئەدێ ئاڵوگۆڕی پێ بکەیت. سەلیقەکەیشی دروست ئەەکەی نیازەکەیشی دروست ئەەکەی ئینسانەکان حەزی پێەکەن یا حەزی پێ ناکەن. ئەوە بازاڕە نشان کورد وەختی وا لە شێرە دەسە کراوە بە قەوم کراوە بە زمان وەختی وا لە ژێر دەسە ئێران تورکیە عێراق ئەمانە کۆرپۆریشن یعنی شرکەتن یعنی نووسینگەن بزانێمە ئینتەرپرایزمان هەست یعنی بودگا کۆرپۆریشنمان هەست یعنی شرکەت بونگا ئەوەسە من و تۆ دای ئەنین کۆرپۆریشن ئەوەسە بونگایەکە من و تۆ دای ئەنین سەهامەکانی ئەفرۆشین یا سەهامی عامە یا سەهامی خاسە ئەوی تۆ کۆرپۆریشن درست. ئەگەر ئێمە لەمە تێگەین ئەو وەختە شتێکی تر تێتە بەرەوە کورد یا چنکە کورد زەمانێک ئەکەوێتە ناوە ئاڵوگۆڕ کە دەوڵەتە ئێرانی یا ئەوەی کونارڕستقەکەی واوە دەسۆ مەجال بە تۆ بدا تۆ خۆتی پێ بنوێتی یعنی ئەو بە تۆ ئێژی ئەمە پوڵ ئەکا یا پوڵ ناکە. با مثالێکە بۆ لێ بەم تێبگەین بەرەوەی بڕۆین ناوی هەڵەبجە بزانە ئەمە ڕادیۆ کرماشانە. ڕادیۆ کرماشان ئێوە حتمما دەنگە ئەم کەستانە نەبیستگە ئەمە سەعیدە قەندی ناوە گۆران بێژی ڕادیۆ کرماشانە. من لەسەر گرنگی ڕادیۆ قسەم کردە دیسانەوە تێمە سەری قسەیش ئەەکەم بەڵام ئەمە ڕادیۆ کرماشانە گۆرانی بەناو کوردی تەولید کردە بە پارەیە دەوڵەتە شاهنشاهیە ئێرانی هاتکە بوو من و تۆ بەرهەمە فەرهەنگی دروست کردن. بەگوێرە دەنگتێت
Thank you. خب ئەمە رادیۆ کرماشان بوو، بەرهەمێک بوو کە بە پوڵە دەوڵەتە ئێرانی دروست کردیان. تەبیعەتەن هیچ کوردی هەڵ نەساندە پوڵ با بە سەعیدە قەندی و ئێمەشی تر نایناسین، چون وەختی تر دەوڵەتە ئێرانی پارەی پێ نەدایتێ سەعیدە قەندی نەی خوێند و رادیۆ کرماشان نەما. بەڵام بەرهەمێکی تر هەست کە بەرهەمی کۆمەڵگای کوردانە. ئەمە بە سفارەشە کەس دروست نەکردیانە، بۆ خۆش لێهاتنە کەس نەبێژریانە. کابرا بۆی شی مهم نییە تۆ حەزی پێیەکە یا حەزی پێ ناکەی، بۆ خۆی گۆرانی وتکە و داگەسێ دەرەوە. ئۆکەی؟ إذا كنت بالكيس صدور راسمي إذا تمني دليل عزيز ولا عزيز يا سمي إذا كنت دليل شجرك يا تنوين عمي إذا بعمل بصير خادم رايده وليل لا سريشي تخال سريشي لا سريشي. خب کاک تاهیر ڕەحمانی، من و تۆ کە پیاگە عاقڵ و باڵغ و گەورە بوودین دنیامان چاو پێکەوتگە، بۆشاییە شەخسیەتیمان نییە، یان لەوە ناترسین کە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی یا دانەیەک تارانی یا بەغاییەک پێمان بێژێت دوا کەوتوو. گۆرانی عوسمان کە گوێ ئەدەین چنە خاتە ناوە دڵمان، بەیتێکە گوێ ئەدەین چنە خاتە ناوە دەرودمان. من لە بریتانیا دانیشتووم، بیتڵزیشم گوێ داگە، پینک فلۆیدیشم گوێ داگە، ئە کۆنسەرتەکانیش و ئە فستیواڵە میوزیکەکانیش چووگەم، بەڵام ئێستا عوسمان گوێدەم. ئەوەی کە حاکمیەت یعنی دەڵاڵەکە تەبلیغی بۆ ئەکائێژێ ئەمە شیکە، چتە خاسێکە، خاسە چتە خاسێکە. من کە حەزی پێ ناکەم ڕووی تێ ناکەم، بۆیشە مهم نییە ئەو من بۆمباران کا بە من بڵێ دوا کەوتوو، ئەو من بۆمبارانەکە تا من گوێی لەم بەرهەمە نەگرم کە ئەم بەرهەمە عوسمان گۆرانی بێژێنەوە وەکو عەزیزی وەیسی گۆرانی بێژ بوون شغڵ نەوگە کە تۆ پارەی پێ دەرکەی. دەنگە خۆشوگە لە هەر مەجلیسێک کاوتکیانەدا دەمێنیشە. تەبیعەتەن ئیمکانیەز کاوڕێکیشیان پێ داوێ، بزنێکیشیان پێ داوێ، ئیمکانیەز تویان بردوێتە زەماوەنی، لە زەماوەنێکا زەماوەنەکە ئیدارە کردوێت، لیرەیەکیشیان پێ داوێت وەکو خەڵات. دێخۆ ئەگەر لە بیرە بێ ئەوسا ئەیانوت شاواشە کاکتەها. پەیمانە حەیدەری 2000 تمەنی کردگەسە شاواشە تەها، ئەیانداوە دەچی گۆرانی وێژەکەوە، یەکسەرە 2000 تمەنەکەی پەیمانە حەیدەریان ئەداوە تەهاوە تەهای کردگی. گۆرانی بێژە پوڵ گیر هات، شاواشەکەی ئەخستە گیرفانە خۆی، فقط بانیە کرد. دروست من گەرەک بە ئێوە بەکوێ بگەین، بەگرا بگەینم کە وەختی حاکمیەت انحسار مبادرەوات نسیا ئەو بەتوبێژی چی تۆڵەکە چی تۆڵاکە. ئینسانە کوردی کە یاخیە، کە سوڵتە قبوڵ ناکە، کە خۆی بە پیاگەزان، کە داردەسە کەس نییە، ئەم کالا مەرغوبیەتی بەلای دەوڵەتە ئێران نییە، بەلای دەوڵەتە عێراقۆ نییە، بەلای حکوومەتی هەرێمو نییە، بەلای بەغاوە نییە، بەلای ئەمریکاوە نییە. هیچ کەس نایکڕێت، هیچ کەس دیعایەی بۆ ناکە، هیچ کەس نایەت یەکێکی تر وەکو ئەمە دروستکە. بەڵام کوردی جوان باس، شەرواڵ
کردی لە پێکەری ناو نەفەک درێژ ئەحمەقی جامانە وەسەری بێعەقڵی نۆکەر مەرغوبە بێت بێژێ من کوزۆڵم و برسیمە و بەشم خوریاگە تکاتان لێ ئەەکەم مەسئولین و نێودەوڵەتی ئاوەڕێکم لێبن دەگات تۆ خۆ دەکەیتە سەغیر خۆ دەکەیتە سوالکەر خۆ دەکەیتە بێدەسەڵات خۆ ئەەکەیتە سوالکەرە محبەتە پیاگە گەورە درست بە من ئێژن دەنگەکە ئەی بڕێ دووبارە ئەی بڕێتەوە کاکە خۆ من گوشیم کردی من زۆر باشە بۆ من هیچ ئیرادێکی نییە نازانم بۆ یارم کاک تای ڕەحمانی بە من یانوت پەیمانە حەیدەری لە پشت سەر و کتاوخانەدا دامنی ئەزانی بۆ ئێمە ئەزانین هیچ دەوڵەتی ئێمە ناسێنێت کالای کوردە یاخیە سڵتە قبول نەکەرێک لە درێژایی مێژووی ژیان خۆیان هاتگە هیچ کەسێ هیچ دڵاڵێ نرخ ناخات درستە کەواتە من ناڕۆمە شوێنە ئەو سەلیقەیەی وا ئەو دروستی کردگە لە خەڵکە ئێمە چێ تێگەیشتووە ئەوەی کتێوا لە پشتی سەریان منم کارمە نەکرد چێ تێگەیشتووە ئەوەی وا سبووق لە خۆی ئەدا و قاتۆڕیبات لەبەر ئەکات جلە ئاسایی ناو ماڵی لەبەران لیباسی ئاسایی ناو ماڵی لەبەران من بە لیباسەکانمە وا و تووشم پیانە ئێکیشا لەبەر ئەوەی کە ورەی خەڵکی خۆمان ئەوەی دوکاندارە ئەوەی شوفر تاکسیە ئەوەی فڵانە بەرزۆکەمەوە کە لەمانە نەترسی بە واقە نەترسی خۆم خستە بەرە بە من گیان کاک فێمە بیکە بە پەیج تا خەڵکە زیاتر بێ وتم ئەوەی خۆی بە شوێنە دەنگە ئاخێزانێت دەست وە دەست نەیگێڕێت من کالایە دروست ناکەم دەوڵەتە ئێران ئەمریکا تورکیە سەلیقەکەی دروست کرد ناڕۆمە ناوە ئەو بازیە من لەو بازیە ئەتۆڕێ درست وەکو سەعیدە قەندی کە ئیتر کەس وەبیری نایێت وەکو عوسمانی چێمنەی خالدی کە ئێستا کە ئێستەیشە ئەوە من لە بریتانیا دەنگەکەیم لێدا ئەو خەڵکە دوێ دروستە کاکتا ئەو ڕەوایەتەوە لە هەڵەبجە پارە ئەکات چ بەلای حکوومەتی هەرێم چ بەلای دەوڵەتە ئێرانی و چ بەلای ئیاڵەتە متحدەی ئامریکاوە چ بەلای یەکێتی ئەوروپاوە چ بەلای بریتانیا ئەم ڕەوایەتە سەر هەڵەبجە سەدام حسەینی جنایەتکاری دیکتاتۆر و ئەمریکا لە بەینی برد خنکرا بەدەسە سەدام حسەین چوو خەڵکە هەڵەبجە چوو بووە پێشوازە ئەرتەشە ئێران و سپاه ئێران و سەدام ڕقی لە دڵ بوو خەڵکە هەڵەبجەی کوشت ئەمە ڕەوایەتە کەس وا پارە ئەکا وا دەڵاڵ پارەی نیاگەسە سەر ئیستا تێنە سەر ئەوەی کە ئێمە چۆن باسە ئەم ڕەوایەتە بکەین ئەوی نۆ شێرکۆ بێ کەس ئێژی ئەو چا بۆ هەر نەشیویە میلی ڕادوویەکی ناوکۆش بۆ هەربان لەوریا لێوانێک چابوو بۆ هەر نەخوریا ئەو سەتڵە بۆ هەر پڕنە ئەمە شێرکۆ بێ کەس گەرەکی بێژی چی گەرەکی بێژی گازێک هاتگە وا لە ڕۆژا وا هەر کەسێک کارێک دەکا هەمووی بە یەک و کوشتەکە ئەگەر مناڵی خەریک بووگە شیری خواردگە جا تۆ لەم تەسویرە دز ناوێنی دزی کرد پیاو ناوێنی لەگەڵ ژنەکەیە جووت بوو بێ تا بێژێ ئەرێ ئەو جووت بوونە چی بوو هەر تەواو نەبوو ئەرێ ئەو ملوانکەیە چی بوو هەر نەدزرا ئەوە نایشی تا تەعاتوفێ لە تۆ دروستکە لە تەسویرێک کە ژیان ڕۆژمەڕە خنتیاگە کاڵێ کاول ئەمە داستان نییە وەسە من کوڕێکم بووێت تۆ لێ داوێ کوشتوێتە ئەوەی بۆ من لە یەکەم شتا مهمە ئەوەسە کە تۆ ئەم کوڕی منتە بۆ کوشتگە نەوەی کە تۆ بە کەرەنتوو کوشتکتە بە فیشەک کوشتکتە لە سێدارەداگە جمگە کردگە بە تەور کوشتکتە ئەوە بۆ من جارێ مهم نییە بۆ من ئەوە مهمە تای ڕەحمانی کوڕە منت بۆ کوشت تۆ من وەرە ناوە ئەوەی کە بەخوا کوڕەکە و لچی نازانم چی بوو ترسا بوو فرمێسک لە چاوی هاو دەستیان بەست بوو باوکەکەی بمرێ من ئەمەم ناوێ تای ڕەحمانی تۆ کوڕی
ئەو پرسیارە شەیەکێ بۆ بزانە کاکتەها یاران زەحمەتیان کێشا دەچووگن لە دادگای قیامەتیانە هەڵەبجە لە چەند ساڵە پێش کە من دادگای قیامەتیانە هەڵەبجەم بەڕێوە برد لەوێ تەحلیلگەر و نەتایجێ کە من بەحسی ئەەکەم هاوردگیانە دەنگەکەیدان ریاگە لە دەیان دادگاها منم تەحلیلە ئەەکەم لەگەڵ کەسایەتی جۆرا و جۆرە من دانێکی بچووکی لێدا کاکتا بزانە ئەفۆ ئەگەر بۆم بدۆزرێت بەڵێ بزانە دێو دووە عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز هاتووتی هەڵەبجە کرا بە قوربانی سڵحە ئێران و عێراق ئەمە تەئسیرە دادگاکانە قیامەتیانە هەڵەبجە بوو دەوڵەتە عێراق حکوومەتە هەرێم خەڵکە هەڵەبجە دەوڵەتە ئێران ئەمریکا ئەم ڕەوایەتەی ئێمە کە ڕەوایەتی ڕاستی هەڵەبجەز نایسین پارە ناکات گشتی گەرەکە ئیگنۆریکا چون نە عەکسی واتیە نە دەرکەوتنی واتیە نە تەلەڤیزیۆنی واتیە نە قارەمانی واتیە هەچ شتێنێ پارێتیان ئێمەی کورد ئەگەر وەدەسەڵات گەین ئەو جار ئێمە خەڵاتە ئینسانە گەورەی وا ئەکەین بەڵام تا ئەو دەقیقە ئیستە دەڵاڵەکە ئەمریکاس ئێرانە حکوومەتە هەرێمە نرخەنێتە سەرە ئەم کالای ئێمە زاهرەن مەرغوبیەتی نییە کەس ناکرد وەری گوێ بگرە لە تحلیلەکەی خۆمانەوە وەختە داستانە هەڵەبجە و خاتری ئەمە شەکە سوڵحە ئێران و عێراق بشێ ڕێ بخرێت پلانەکە ئەمریکاس دەوڵەتە ئێران ئەزان دەوڵەتە عێراق ئەزانێت چۆنە ئەمریکا خۆ ناکرێت ئەم سوڵحە هەروە بکرێت دەشێت لەم وەسەدەگێت دەمایشی ناوتیەکە ئێران و عێراقی تێکەسێ تێن کوێ هەڵەبژێرن کوردستان هەڵەبژێرن کوێ هەڵەبژێرن هەڵەبژێرن مەگرەکانە ئەمە دەخین جنایەتەکە وانە ئەگرات دەنا ئێستاگەرە من بین دژی وڵات 2000 نەفەر لە هەڵەبجە برد ئەو جار مەسعودە بارزانی تێتە دەرەوەیشی دیتان کاری خاسێکم کرد ئەگەر بۆ شەڕم دەکرد ئەنا وەکو هەڵەبجە 2000 نەفەر کوژیانمانەوە پێمانە حەیدەری دێژی ئاغای مەسعودە بارزانی باتۆ بۆنە پیان وای تاکێت 50,000 نەفەر 100,000 نەفەرمان دەکرد و بکوژیایە وەکشیایە نەشەف دەشەف بشکیایە منە وبان 100,000 نەفەرمان بژیان شەڕمان نەکەوە شکیای تووشیان نەکرد و تەمان شەڕەکە زنی ئیستێجرە گرایشتە 50,000 نەفەر نەبرد خەڵکەکە ئاوارە نەبوو بارەجان ئێمە ئەو تاوانە ئەبێت بۆ ئازادی سەرزەمینمان بەڵام ئەمە بۆ ئازادی سەرزەمین دەبێت گوڵین کە دوای ئەوەی کە بەردن لە هەڵەبجە بکوژێ کارە پێشبەرگە تەواوە بێ بەخشێتە دواوە ئاشپەتاڵ هێ ئاشپەتاڵ لە 8 مارس سەرگەڵوش جێتەوە تعتیبیەکەتەوە کارە ئاخریان تەواوە بێت ئێمە گەرەکمانە ئەمە سابت بکەین ئەمانە خەڵکی کوردیان بردە قەتڵگا بردیان پس ئێمە تێگەیشتین کە ئەمە بۆ کوردایەتی نەبوو کە هەڵەبجەیان کوشت 8/3 دوو ڕۆژ دواتر یەکێتی سەرگەڵ و چۆڵەکە ئاشپەتاڵ تەواو بوو ئەمانە ئاشپەتاڵ بوون لە پڕێکە و بیرتان تێرم و خودە هەرم مەلا بەختیارە وتی وە کەسانێکی تر وتیان جەلالە تاڵەبانی سەرکردایەتی یەکێتی پێیان وت کاکە ئاشپەتاڵ ئەڕۆینەوە بۆ لای عێراق وتی مەڕۆنەوە خەبەرێکم پێگەیدە سەبرکەن 6 مانگ سەبر وانە موجودە ئەمانە ئاشپەتاڵیان کردو تەواو حچێکیان بۆ نەباو ئەم کوردایەتی درۆ بوو ئەڕۆین هەڵەبجە ئازاد ئەکەین و کەرکووک ئازاد دەکەین و سلێمانی ئازاد دەکەین لە قسەکانە حەمەی حاجی مەحموود جەدیدیشا دەرکەوت هەڵەبجە قایمەقامی بووگە قایمەقام نظامی و ئیداری بووگە و کاورای قایمەقام پێیان ئێژێت ئەگرا ئیلحاق کریاگە بە خاکە ئێران پێشمەرگە بەرەکی بێتە ناو ئێشە ئیجازە ئەمە حەمەی حاجی مەحموود لە جریانە جەدیدایشێتی ئەو ڕەحمان عوسمان عەبدولعەزیزیش ئێژێ ئەو نیوەڕۆ لەوێ بوون کە قایمەقامێتیاندا ئۆکەی خۆ کاکتا ئێستا BBC فارسی لە ساڵگەردە هەڵەبجە مەقالەیەکی لە کاورای خەبەرنەگارە BBC ئینگلیسی نووساکە دا ئەومە بۆ بخوێنەوە کار
کە کاتها بیخوێنەوە تەرجمەی کە لەبەرەوەی لەوانەیە خەڵک فارسی تێنێت بەسەر ئەو ڕەوایەتە سەوا پێت ئێژم دەڵاڵەکە کە ئێران و ئینگلیس و ئەمریکا و اتحادیە ئەوروپاست ئەو ئێژی ئەمە پوڵەکە یا پوڵ درست کاتێ هەڵەبجە ڕووزی کە جەهان گریست ئەو ڕۆژەی وا جیهان گریا تەوزیح ئەم گزارشە بە قەڵەمی جان سیمپسۆن و ئۆلیڤەر لە ئازلەری 1391 ئەلبەتە من تحت اللەفزی خەریکە بە فارسیە تحت اللەفزی خەریکە تەرجەمەیەکەمەوە 1391 و لە بەرەبەری 25 ساڵ ڕۆژی حملەی شیمیایی ئەرتەشی عێراق بە هەڵەبجە لە وێبسایتی BBC چاپ کراوە ئاغای سیمپسۆن یەکەم جار 10 ساڵ لەمەوە بەرەو لە BBC فارسی ئەم وتارە دانریاگە و ئێستا دووبارە کریاگەسۆ دەقی ئەو وتارەی کە ئەو ڕۆژەی کە دنیا گریا بە قەڵەمە ئاغای سیمپسن بەڵێ ئاغای سیمپسۆن لەو گزارشگەرانە بوو لەو هەواڵگەرانە ببوورە کاتا هەر کەسێ لە خەڵکە هەڵەبجە یا هەر کەسێکی تر گەرەکێ لەم دیبەیتە بەشداری بکات ئەتوانێت بەشداری کاو من وەری بەڵێ سیمپسۆن لەو گزارشگەرانەی BBC بوو کە دوای کیمیابارانی هەڵەبجە لەو شوێنە بازدیدی کرد و سەردانی کرد و لەو بارەیەوە لەو کاتەدا گزارشایشی بۆ BBC دروست کردووە سیمپسۆن لەم ڕۆژنامەوانانەی BBCە کە ساڵە 1980 لەلایەن دەوڵەتە ئێران و بریاگەسە هەڵەبجە کە گزارش بدات دیوێت هەڵەبجێ دیوە دەی ئەو مشاهدات و بینینەکانی خۆی لە دوای 25 ساڵ و لە کاتێکدا کە سەردەبیری ئوموری نێودەوڵەتی BBC بووە نووسیوەتەوە ئێستا BBC بە بۆنەی 35 ساڵگەردی ئەو حملەیە ئەم گزارشە بازنەشر دەکاتەوە دووبارە چاپیەکاتەوە ئێراتەوە دەربڵاوێکاتەوە ڕووزی کە جەهان گریست حدود 25 ساڵ پیش سەربازان عێراقی دەرشەهرە کوردنشینە حەڵەبجە هەزاران نەفەر ئەز هەمووتەنانە خۆدرا با ئستفادا سلاحای شیمیایی کوشتن واتە 25 ساڵەوە پێش سەربازانی عێراقی لە شارێکی کوردنشین بە ناوی هەڵەبجە هەزاران نەفەر لە هاوڵاتیانی خۆیان بە سلاحای کیمیایی کوشت حاڵ قەرارە گامهایی بەرداشتشەوە تا معلوم شەوت کدام کشور و ئەحیانەن کدام کارخانە بەخشی ئەز مواد شیمیایی مورد استفاده را تأمین کرده است اوكي ترجمەیکە دەمانەوێ قەدەمهایەک هەڵگرین بۆ ئەوەی کە دەری بخەین کام وڵات یا کامە کارخانە بەشێک لەم مواد شیمیایانەی دابین کردووە ئاغای سیمپسن ئەم وتارە بۆ ئەنووسێت گەرە کێسی هەڵسوکەوتێک بکات تا گەرەکیان بێت بزانن کامە مەعمەل و کامە وڵات چەکە کیمیایی بە عێراق داکە بەڵێ ئەمە هەڵەس ئەمە غەڵەتە لە هەڵەبجە سوالە ئەوەڵ ئەمەسە تای ڕەحمانی تۆ بۆ کوڕە منت کوشت سوالە گەورە ئەمەسە سەدام حوسێن بۆ ئەدا لە هەڵەبجە تۆ ئەوە بەردە ئیستە بڕۆی مەعمەلێ بگری یان نەیگری خۆت مەکەرە داوی میهرەبانتر لە دایک خۆت مەکەرە ئینسانێکی زۆر گەورەی مقدەس های بە شوێنە ئیداڵەتەوە یەکەم پرسیار سەدام بۆی دای لە هەڵەبجە ئەمە وەڵام ئەداتەوە بیخوێنەوە پس ئیستە خەریکە ئەمان خەڵەتێنی خوا هەڵی ناگری و بریتانیا و ئەوروپیەکان و هەن بە شوێن عەداڵەتە تا بزانن کێ ئەم چەکەی داوە بە سەدام ئەمە قسە نییە ئەمە قسە نییە ئیدامە بە کاکتا تا بێژم چی قسەس بەڵێ حملەی شیمیایی هەڵەبجە در 16 مارس 1988 26 اسفندی 66 به تاریخ ایران انجام شد و نتیجه آن خلق یکی از بدترین مناظری بود که تا به حال دیده ایم و تا دل حمله بله نتیجه ام حمله شیمیایی که ل 16 و 26 اسفندی 1366 هاتیه بله تابلویەکی زۆر وحشتناک و قێزەونی دروست کرد دەی جنازه های قربانیان همه زاروی هم انباشته شده بود برخی کف خیابان خوابیده بودند و برخی هم پشت دیوارها پناه گرفته بودند
واتە جەنازەی قوربانیەکان لە هەموو شوێنێ بڵاو بوو بعضێ لە کەفی خیابانەکانە خەوتبوون و بعضێکیش پشتی دیوارەکانە پەنایان گرتبوو. وەکو شتێ دەنگ خراپە کاکە تەها بە مەحزێت تۆ تێتەناوە ئەم دیبەیتە من هەموو شتێکم ئەوەستەی ئێستا من نازانم چەند نەفەری تایە دیبەیتەکە کردیشم بە گووشی ئێستا دەری تێرمە و هیوادارم دەنگ نەپشڕێت دووبارە یەک دقیقە کاکتە بەڵێ هیوادارم ئومیدوارم خاص بوو بێ بەڵێ بیخوێنەوە بۆ من کە باشتر بوو. اوکی وقتی از نزدیکتر نگاه کردم دیدم که خیلی از آنها سعی کرده بودند به قربانی دیگری پناه ببرند. وقتی که کاتی لە نزیکەوە سەیرم کردن دیتم زۆربیان هەوڵیان داوە کە پەنا برن بۆ کەسێکی دیکە کە ئەویش خۆی قوربانی بووە. نەوزاد کودەک یا هەمسەرشان مناڵ و هاوسەرەکانیان مەردان سەدام حوسێن گاز عەساب و دیگەرە مواد شیمیایی را روی حەلەبچە فرو ریختن تا به ساکنان کورد آن درسی بدهند. واتە پیاوانی سەدام ئەم گازی عەساب و ئەو موادی شیمیاییان بەسەر خەڵکی هەڵەبچەدا ڕشت تا بە دانیشتوانی هەڵەبچە دەرسێک بدەن و دەرمقابل این بۆمبها هیچ پەناگاهی وجود نەداشت و لە بەرامبەر ئەم بۆمبانەدا هیچ پەناگەیەک نەبوو موجود نەبوو. کابرای خەبەرنەگار ئەخلاقە حرفەیی حکمی پێکات کابرای ڕۆژنامەوان ئەخلاقە حرفەیی حکمی پێکات قسەی دروست بە مەدرەکۆ بکات. ئێژێ سەدام حوسێن و ئەرتەشە عێراق ویستیان دەرسێک بە خەڵکە هەڵەبجە بدەن بە سیلاحێکەوە کە هیچ پەناگەیەکی ویستیان دەرسێک بن بۆ تۆ لە مێشکە سەداما بووی لەوێ دانیشت بووی چوزانی سەدام ویستی دەرس بدات. خۆ سەدام نەهات کامێرا بێتە هەڵەبجە بیبا نیشانی خەڵکی بەسرە بە تۆ کامێرات برد و نیشانی خەڵکی بریتانیاتدا. دەی سەدام ئەم دەرسەی بە کێ بدایە؟ عاتڵ و باتڵ بە کێ بدایە؟ لە کاتێکا کەس نایوێت تۆ یەک کامێرای عێراقی بە من بدە کە کامێرای عێراقی زەبتی کردوێت و لە تەلەڤیزیۆنی عێراقا کوتوێتی تەماشاکەن نەتیجەی ئینسان خائن. ئەم دەرسە بە کێ بە؟ بیبا لە سلێمانی لێبا بۆ خەڵکی سلێمانی بێژێ سیرکەن ئەها هەڵەبجەی خائین چی کرد و چیمان پێ کرد تەیترۆکەی من کردووە سەدام یەک نەفەر لە خەڵکە سلێمانی ڕامیە هەولێر بەسوە بەشارەتە ئەوە نادا ئەمەی چاو پێکەوت بێت. دێ ئەم قسەی تۆ تاگرا دروست دێ ئیدامە بە من پیش از آن در جریان جنگ ایران و عراق تأثیر سلاح‌های شیمیایی روی سربازها را دیده بودم و من لپیشتر هل جریانی ئەم شەڕەیە تأثیرێک کە سلاح شیمیایی لەسەر سەربازەکانە داینابوو و ئەسەرێک کە لەسەریانی داینابوو بینی بووم. هەمان خاطرات بە ئەندازەی کافی وەحشەتناک بودند. هەرو بیرەوەریانە بە پێی پێویست ترسناک و وەحشەتناک بوون. ئەمما دیدەنە ئانچێ کە ئەن گازهای خەبیث و بیراحم بەرسەر مەردان زەنان و کودەکان بیدفاع ئاوەردە بودن ئەزان هەن بەدتر بوو. بەڵام بیگرە بینینی ئەوەی کە ئەم گازە پڕ لە مەترسیانە چی بەو منداڵانە کردبوو زۆر وەحشەتناک بوو. ئێستا چووە ناوە شیعرەکەی شێرکۆبی کەس یعنی ئێمە خەڵەتیایی ئەها ئەوسا مناڵوی گەرەکت و کلۆرەیە مەساسەیە ئابنەباتێ شتی واوە دەسە مناڵێکی ترۆدی بسێنی و ئەها بنوارە چۆلەکە کە چۆلەکەکە ئەوکرد بەدەسیە. ئەمە دەقیقاً خەریکە ئێمە وات بۆ چۆلەکەکە ئێمە لێمان قۆمیاگە و حەزەکەین کە زۆڕوین و یەکی دەست بێنێتە سەرمان. ئەمە هەمان قسەس ئەو سەتڵە بۆ پڕنەبوو میری ڕادیۆکە بۆ نەچوو ئەو ماچە بۆ تەواو نەبوو ئەو پاروەدانە بۆ قوت نەدرا ئەو نازانم چیە بۆ تەواو نەبوو ئەرێ ئەو دڵداریە بۆ تەواو نەبوو ئەو دزیە بۆ هەر نەکرا ئەدێ خەڵکە ژیانی کردێتە دزیشی کردگە حیسیشی کردگە خۆفرۆشیشی کردگە ڕوویگە ئاماریشی داگە هەروە کە ژیانە عادیشی کردگە نانیشی خواردگە و ئاویشی خواردگە و ماچیشی کردگە و دەست لە ملانیشی کردگە. دێم تۆ ئەم تابلۆ ناوێنی تابلۆی ئێمە ئەخەڵەتێنێ ئەمان لەکوێ لەوەی کە سەدام گەرەکێ دەرس بدات بەم خەڵکە
ئەم دەرسە بابەیە گەرەک بەم لە مناڵەکەم بۆ مناڵەکانی تریش بێت و دەرس خۆ ناڕۆم لە قڵە سوچێکا بیوە بۆ شێری بەم زرب زرب ئەم مناڵە سوور و بیوێت تۆ چوارجێک بشکێت کەس نەیدیوێت تێرمی بە ئاشکارای عاڵەم دەی ئەدەم تا خەڵکی ئەساو بێت دەسی دەوڵەتی جمهوری ئیسلامی خەڵک ئەگرێت تێرێتی لە وەسەتە مەیدان شارە ئیعدام بێکە بۆ تابیکا بە عیبرەت لە بەرچاوی هەموو ئەڵێ ئەم کابرا دزی کردووە ئەم کابرا قەتڵی کردووە ئەم کابرا تەجاوزی بە عونف کردووە ئەم کاورا بەرزت دە ئەمنیەتە ملی بوو گەوەی ئەعتاما کرد پێژن ئیعدامن لەمە لە ئەعام تابیوێت و دەرس سەدام حوسێنێکی دەرسبا خۆیشی فیلمی لێ گرێژە ئەوە نەتیجەی کەسێک خیانەت ئەکا بەسەر زەوی لەکوێ سەدام حوسێن ئەمەی نیشانداگە ئۆکەی لە تەلەڤیزیۆنی خۆی بڵاوی دەکردەوە لەکوێ هەیئەتە بەعس بە شاراوەیی خەڵکی سلێمانی برد و ئەم فیلمەی بۆ لێدا تا خەڵکی سلێمانی بترسێەوە ئەو خیانەتە خەڵکی هەڵەبجەکردی نەیکا دیگرۆکەی ئیستا تۆ ئێمە ئەوەی تەناوە تاعاتۆ درۆکردن ئادەی کاکە تا لە تەساویرێکە دروسیەکات و ئەفەهمیم کاورای ئینگلیسی چەندی درۆزەدە وەلی خەبەرنەگارە BBC و ئیستا بوو بەسۆ ڕئیسە ئومورە بەینالملل گەرەکی ئێمە بڕۆین بیدۆزینەوە بزانین کام معاملە بەیزی دروست کردە خۆ معلومە کێ دروستی کردە معلومە کێ فرۆشکێسی ئەمە مهم نییە تۆ ئیشێ بە من بێژی سەدام بۆ دایری چون لە بۆکات دەسە خۆتی واتیە تۆ گەرەکتە دەسە پاکەی تۆ نەخۆی ناڵم جارێ من تۆ لەگرا ئەگرێ مەڕۆ دەستکاری من مەکە و کوڕەکەت وا کەوتوڵوتی وا سۆڵیاوەوە بەردەکاوتی بابە گیان و نەوا بکە تای ڕەحمانی تۆ کوڕ منە بۆ کوشت چینە سەر ئەوەی کە چۆن کوشتە جارێ بێژە بۆ کوشتە گەرەک تو چ پەیامێ بە من بدەی بە کێی بدەی بۆ کوشتە وانیە ئەمە سەرەتای پرسیارکردن بۆ وای تەڵمی وای بە ئینگلیسی درستە ئۆکێ ئێدامە بە بەڵێ پێی یادی هەر بەم جۆرە دەکەوێتەوە هەر بەو جۆری کە جەنابەت فەرموودەوە کوشارەکەی شێرکۆ بێکەس لە مەواردێکدا دەبینرا کە ئەو گازانە تەسیرێکی ئانی نەبوو یانی لەحزەی کاری نەدەکرد بەڵکو دەرکەوتەکانی پێدەچوو تاکو خۆ دەربخات من خانه ای را دیدم که بمب از سقف اتاقی که افراد خانواده دارن مشغول غذا خوردن بودن وارد شده بود من مالکم بینی که بمبکا کەوتبووە ناوی کە خانەوادە خەریکی نان خواردن بوون لە سەقفەکەیدا کەوتبووە سەر سپینەکەیان درۆەکەی کاورە ئینگلیسی درۆەکەی بۆمبێ با لەم سەقفی ماڵە کە ئیستا من خەریکم دیبەیتەکە منە کاتە پودر ئەگەر بۆمبەکە بۆمبی شیمیاییش نەبێت هەرم کاتە پودر هیچی لە ماڵە نەیەڵێت تا تۆ بزانی من خەریکم نان ئەخۆم دەوامە سەر سەفرە یانە یا دیبەیتەکە مام بەردووبی ئەمە درۆیە حتى ئەگەر ئەم بۆمبە شیمیایی بێ و گاز بێ مواد محتەرەقەی واتیە بە ئەندازەی ئۆتاقی بتەقێنێتەوە ئێمە وای نای ئۆتاقیەکە تۆ لەکوێ زانی دەم خەڵکە بە دەورەم سفرە دانیشگا خەریکە نانەخوا بۆمبەکە داگێ لە سەقفەکە و ئەمانە مردەگەن بەچی زانیت ئەگەر تۆ نەتگەرەکە بە درۆ تەسویری بۆ ئێمە دروستکەی ئێمە حواسمان پەرت بوێ لە چەپەڵەمە بماگری برە ڕووای بیری لێ بکەن و خەریکی نانەخۆیت بۆ مێ لێ مافا دێخۆ ئێوە وەختی خۆتان لە ڕواندز بۆمتان فرادا خوار و تەوقیتی بوو خەڵکەکە کەژەکەی بەجێ هێشت ئەگەر ڕیاوە دانیشتە سەری بۆمبەکان تەوقیتەکە لە ڕۆژە ئەتەقی وە مناڵەکان وا بەسەری بۆمبەکەوە کایانەکە پێکردی پێ تانوو دەمانە کورد و وحشی وەڵێکە با متەمەدەنیان کردی هەست خاتراتە خۆتان هەست و من لێم داگە لە دۆکومنتریە بیبیسیە ئۆکەی لێبە مشخص بوو کە ئەمانە لە 1-2 سانیەدا ئیتیفاق کەوتووە پیرە پیاوێک لە کاتێکدا کە تیکەنانێکی گاز لێگرتووە مردووە گاز لێدەگرت مردووە یەکێک لە بخەندێک زەردەخەنەیەک لەسەر لێوەکانی بوو و پێدەچوو لە کاتی جێرانەوەی شتێکی پێکەنی ناویە یا تەنزێگا مردبێت درۆکە وەکو سەگ درۆکە تۆ هەر ئەسلحەیەکە لێبن ئەوەنەتە مەجال ئەمێنێ دەمو چاوشێ بێت
ئەو پێ ئەکەنی خەریک و جۆکێکی ئەوت نوکتەیەکی ئەوت بە بەدە پێکەنینەکە ئەوە بوو بەعکس درۆکەی درۆکەی تۆ خەڵکی کورد بە گەو جێزانی درۆکەی کارەباش تۆ ئەم قسانە بۆ ئەەکەی لەبەر ئەوەی من پرسیارێنی نەکەم بۆ سەدام حوسێن دایرا هەڵبژێ چون ئەگەر گەرەک توێ وەڵامی ئەمە بدەیت و ئەکەویتە گێژەڵۆک من تۆم گرتگە دەسە خۆتی تیا مشەخصەکەم کرد تۆ دەسە واتیە ئۆکێ ئێلامە بە خۆ ئێستا جواب ئەدات و کە بۆ سەدام حوسێن دایرێنی عدەیەک ئارام و دوای تحملی نه ئەوە بەردە ئەوە بۆ حکایەتی شێرکۆبیە کەسی جوولەکە ئەم چاوراوە سەپڵە بۆ هەرپڕ نەکرا و مەرتیکە دەی این ئەفراد چرا مرده بودند؟ ئەمانە بۆ مردبوون بەڵێ چون در هفته‌های پایانی جنگ ایران و عراق حلبچه با شوق و شادی از نیروهای ایرانی استقبال کرده بود. بسیار عالی جوابی داوە سەدام بۆی دای لە خەڵکە هەڵەبجە ئەمانە بۆ مردن جوابەکە تەرجمە کرد چون لە هەفتەکانی کۆتایی شەڕی ئێران و عێراقدا خەڵکی حەڵەبچە بە خۆشحاڵی و شۆق و شادیەوە چوبوونە پێشوازی هێزەکانی ئێران دەست خۆش بێ لە دادگای هەڵەبجێشە بڕێ شاهید هەر ئەمیانە تکرار کردو بۆ من پرسیارم لێ کرد لێ و دووە بیریان لێ کردو قسەکەیان گۆڕیان کاکی بریتانیایی یعنی تۆ گەرەکتە ئەمە بێژیت بە ئێمە سەدام حوسێن هەروە لە خۆی و ناتوانێ خەڵک بکوژێ بیانووی گەرەکە تا خەڵک بکوژێ بە تایبەتی کورد ڕقی لە کوردە تۆ گەرەکتە ئەمە بێژی چون سەدام حوسێن سەرۆکۆماری حیزبی بەعسی ئیشتراکی ناسیۆنال سۆسیالیستی عەرەبیە تۆ گەرەکتە ئەمە بێژیت ئۆکەی وەلی بیانوو ناتوانێ بە عالەم خەڵکەشی بیانووی بەدەستەوە بێت تا ئەم بیانووە مەسەڵەن بێژێ بە خەڵکی سلێمانی خەڵکی بەغا ئەها ئەمانە خائین بوون پێشوازیان لە لەشکرە ئێران کرد ئۆکێ من ئەمە قبوڵ دەکەم سەدام ناتوانێت بێ بیانوو خەڵکی خۆی بکوژێت هیچ حاکمی ناتوانێت بێ بیانوو خەڵکە خۆی بکوژێت بەڵام سەدام لەگرا بیانووەکەی ئیرادی هەست ئەزانی ئیرادەکەی وایە کوێ ئێمە دیمان لە جەریانە جەنگە خەلیجە لە جەریانە ساڵە 2003 سەدام هەم زیندانیەکانی بەردا هەم چەکی بەسەر خەڵکا بڵاو کردو وتی دفاعکە من لە بیرم تێ تەلەڤیزیۆنی عێراق پیرەمەردێکی عەرەبی عەشایری نیشان ئەدایی و بسلاح البرنەوە القەدیم بە ئەسلحەی بەڕنەوی قەیمی هەلیکۆپتەری ئەمریکای خستە سەر تاگرە دروستە ئەم قسەی تۆ زمانێ دروستە ئاغای خەبەرنگارە ئینگلیسیە BBC حرفەی کە سەدام حوسێن ئەسلحەی داوێت و خەڵکی هەڵەبجە 20,000 کەڵاشنکۆفی پێداون 1000 RPG پێداون بێژێ خەڵکینە ئێران پەلامار ئەدا لە ماڵ و ژن و کیان و خاکی خۆتە دفاع کرد درۆکەی سەدام ئەم کاری نەکرد حتا شاهدانە دادگای هەڵەبجە وتیان وەختێ ئەیان دی شۆفڵەکانی ئێران خەریکن جادە ئەکێشن بۆ ئەحماوە بڕێ لە خەڵکە هەڵەبجە چوونە بەرە قایمە مەقامەتی بە کابرای بەعسییان وت دا چەکمان پێ بن لە خۆمان دفاعکەی حتا جاشەکان جاش خەفیفەکان چوون داوای پشتیوانیان کەوتیان ئاغا بۆتان نییە ئێمەی پارێزی ئەمە یەک خەڵکە هەڵەبجە لەکوێ بزانێ ئێران حەملەکە دەوڵەتە عێراق استخباراتی هەست دەستگای هەست هەلیکۆپتەری هەست دەی دەوڵەتە عێراق زانی ئێران حەملە ئەکا بۆچی خەڵکی شاری هەڵەبجەی تەخلیە نەکرد وەزیفەی گیان شارۆمەندانە خۆی بپارێزی تۆ ناتوانێت بێژی سەدام وەحشی بوو چون سەدام ئەگەردادەی خەڵکی وێران کرد بە بیانووی پێشمەرگە بردنیە مەعسکەرەکان بڕۆن بپرسن لەوانەی کە لە مەعسکەر بوون ئەڵێ سەدام حوسێن جگەرەی سومری بە بەلاش ئەدا پێمان گۆشتی بە بەلاش ئەدا پێمان سابوونی ڕاقی و لوکسی پێمان ئەدا بە بەلاش سەیارەی بەرازیلی بە بەلاش ئەدا پێمان لە مەعسکەرە سوال ئەگەر ئەمە قینی لە کوردە حساب بۆ کەس ناکات لادەی کابرای خراپ کردگە سابوونە ڕاقی و گۆشت و ڕیشتەراش و برنج و چاو شەکەر و سەیارەی بەرازیلی بۆ ئەدا بە کابرا بۆ ئەیدا بە کابرا
وڵاتێک کە شارۆمەندی و هاوڵاتی نەوێ وڵات نییە. ئۆکەی، سەدام حوسێن بۆ خەڵکی هەڵەبجەی تەخلیە نەکرد، بۆ خەڵکی هەڵەبجەی دەرنەکرد. 100 دانە زیری ئەسکەری بە هەناردایە بیوتایە خەڵکی هەڵەبجە شار چۆڵکەن، لەوانەیە شار بکەوێ، خەڵک بیوتایە وەڵا چۆڵی ناکەین، حەزمان لە تۆنی و چۆڵی ناکەین. سەدام بیوتایەمانە خائن عومال دەوڵەتی ئێران. سەدام بیوتایە خەڵکی عێراق من ئەسلحەمدا بە خەڵکە هەڵەبجە، لە پێشەوە وتم خەڵک شار چۆڵکەن جیا قوربان چۆڵی ناکەین. وتمان وە مادام چۆڵی ناکەن فەرمانە ئێشت چۆڵیکەن، هەرکە چۆڵی نەکان لێدەین یانی لەسەر خۆی. هەروتی چۆڵی ناکەین، وتمان بابە مادامیش چۆڵی ناکەن ئێوە هاوڵاتی ئێمن، سپاوا لە بەرەو ئێمە لە پشت و چەکتان پێدەین لە خۆتان دفاعکەن. سەدام بێت ئەم بەڵگە نیشان بە دەی نەیکردگە. وەختی سەدام نەیکردگە گەرێکی چۆن بیان بە خەڵکە هەڵەبجە بگری بێژێت و پێشوازی کردگە لە ئەرتەشە ئێران. معلومە خەڵکێکی سڤیل ترسام لە انتقام دەوڵەتی ئێرانی ئەترسێت، ئێژێ وەڕیشە نامردانەی مردانە قەسەم ئەڕوات دەرماستاوی بۆکە کە نەیکوژێ، کە تەجاوز بە ژن و مناڵەکەی نەکات لە هەموو جێگەی دنیا واکە. تۆ بە عنوانە حکوومەتی عێراقی ئەرکە سەرشانە خۆتە نەوەرگە سەبەر، نە خەڵکە مسلحکرد، نە تەخلیە کرد، نە پاراستنە بە عنوانە هێزە دەوڵەتی. غەڵەت ئەەکەی لە پێشە ئەم بیان وەکە ئەمانە چوو استقبال دەوڵەتە ئێران ئێمە دامان لیان، ئەمە نە مەملەکەت دادیە نە هیچ کەری واکە، نێرۆنی ڕوومیش وا دەکات. درستەکە. پس ئەمە ئەقڵ نایگرێت، ئەم سناریۆ باتڵە، ئەقڵ نایگرێت، درۆ ئەەکەی وە درۆ ئەەکەی وە درۆ ئەەکەی. ئێوەیش لە ساڵە 1970 ئەمتانە نەکرد بە کەیس حەملە بکەن بە سەدام حوسێن. ئێوە حەملە بە کوێیتان کرد بە کەیس و حەملەتان کرد بە سەدام حوسێن. درۆ ئەەکەن، نە سازمانە ملەلە متحیدتان، نە مافی مرۆڤتان نهاتن. دوای 25 ساڵ هاتکی دیکە ڕێوی تێری تۆ دەممانە، تۆ دەڵاڵەکەی ئێژی ئەمە پوڵەکە یان نایکە. ڕەوایەتێک کە تۆ یاڵەتە متحیدەی ئەمریکا، اتحادیە ئوروپا فشارتان بۆ سەدام هاوردە تا هەڵەبجە بکرێت و وەجه المسالحە، تا ئابڕوومەندانە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێران لەناوە ئەم شەڕە بێتە دەرەوە. ئێمە سابتمان کرد سەدام قووەی نظامی هیچ زعیف نییە، چارە دەوڵەتی ئێرانیژەکە نەڕەی تێ. سەدام بە 1 ملیۆن سەرباز کوێتی گرت لە کاتێکا کە ئێران تبقە قسەهای ڕەفسنجانی خەڵک نایشوەجیبان. لەگەڵ بریتانیا دەرەکی شوێن دەسە خۆی پاکۆکات. ئێمە حواڵادا بەچی وڵا نایڵن گۆڕەکان کەین و جنازەکان فەحسکەین، وڵا ئێوە دەیوید کێلیتان هەناردوو، بازڕەسە سازمانە ملەلە متحیدتان هەناردوو تا ناوە مستەراوەکەی سەدام حوسێن، تەختەکەی سەدام حوسێن لە کاخەکانی سەدامە بازڕەسیە کرد. یعنی تۆ بڕایەتە شۆڤڵێکە بایا کێبەری پێت ئەگرت تا نمونە هەڵگری لە دەر بۆ درۆکەی بۆ درۆکەی. بزان ئەم دیبەیتانی ئێمە ناسێنن وجدانە کوردی، وجدان ئینسانی ڕۆژێک ئەم دەکومنتاریە ئێمە دروستی دەکەین ئەیگرێ بە دەس و ئەنووسێ لەسەری هەر لە شێرک و بێکەسە بێشەرەف تا ئەم ئەحزابە وانە ناوە ئبتزاڵە شەڕە و تو نازانی چێن دەبیژیت، تا دەوڵەتان و ئەم گەماڕۆی نێودەوڵەتی و ئەم مؤامرەی نێودەوڵەتی بەسەر خەڵکە کورد لە هەڵەبجە. تو ئەم حکومەتە لەکوێ هاورد دەڵە ئینگلیسی بەم سادگیە ئێژی سەدام حوسێن وەڵا چوون پێشوازیان کرد لە ئەرتەشە عێراق ڕقی بوو لە خەڵکە هەڵەبجە. ئەمتە لە گیرفانە دەرهاورد، ئەمە مستەمسەکە، ئەمە تەحلیلە، دەی تەحلیلەکەەوە باتڵە، دەی منتەقەکەەوە باتڵە. تۆ چۆن بەم جواوەگەی بە قەتعیەت، بەڵام بە قەتعیەت ناتوانێ بێژی کام کۆمپانی کامە گازیدا. تۆ ئەزانی ئوسامە بن لادن یەکێوەکانە تونو بڕۆ وا لە ناو کامەش کەوتە، وەێ تۆ سەتەلایتی دانیاگە لەم دنیا ئەزانی ئیستا من کای هەڵئەسم ئەڕۆمە دەربرسیمە پاروێنانە
چۆن نەتزانی ئەم گازە کامە شرکەت فرۆشتگێسی لە تەقریرهایەکە کە مەوجودە من ئەخەڵەتێنی من گەوج ئەەکەی لۆجیکیان منطقەن قسەیەکەیکەی باتڵە بەڵێ پس ئێمە نەتیجەمان گرت لە مەسئلەی هەڵەبجە ئەمە مهمە ئەم پرسیارە مهمە نەوەی کە ئەو خەڵکە کە ئەو خەریک و ماچی یەکتر لێکردو و مردوو بابزانی تەمامە ئەم سەحنەیە لە جنازەکانە دەستکاری کردیاکە بۆ خاتری ئەوەی ڕێک نەماڵیشی تەبلیغی خۆیانی پێبەن بۆ وحشەت بەسەر لاشەی کورد سوالە بووە و سوال مهمە مەسەر بۆ هەڵەبجە بۆ مژنێ ئەمە جواب ئیتر مەڕۆ ناوە مخەلەفات ئۆ عومەری خاوەردا کەوتو و مناڵەکە شیرەکەی نەخوارد ئەوانە ئەزانە مەچوو سەری بێ لەسەر ئەمە بێسەکارە ئێمە ئەمەسە بۆ شیرە ئەمەم جواب نەوە خەڵکی هەڵەبجە قارەمان بوو هەر لە پەنجاکان و بەرهەی حسەبدا بوو وڵا ئەوەی ئەسکەر فیرار بوو لە هەڵەبجە ڕازەکەی جدا کامە خەتامە ڕسمی لە دەوڵەتە عێراق مەوجودە کە ئێوەی کردێتە عیبرەتی دنیا درۆکە لە کامە نهێنیە ئەم فیلمە لێدریا بۆ خەڵکە سلەیمان درۆکەی لە کامە دۆکومنتی بەدەستی ئەرکەشی بەعسۆگیریاک ڕفێق حیزبیە بەعسیەکان بان کردیان ئەم فیلمیانە لە تاپ سیکرێت جەلەسەوە بۆ دانریا لە نهێنی زۆر داخراوە دانریا کە ئێوە تەمامە ئەسنادن استخبارەتی عێراقتان دیسان درۆکەی نییە دیسان درۆکەی دروست بەڵێ کاک تا خەبەرنگارێکی ڕسانەیەکی دەستگاهە پرۆپاگاندای بینالمللی درۆی بەم گەورەیە بکە تۆ ئەفانی خەریکن چی بەسەر تێ انحسار وە لە دەسە ئەوان انحسارە ئەڵگۆڕ و ئەکسچێنج وە لە دەسە ئەوان بە تۆ ئێژن ئەمە پارە ئەکا یا نایکا دروستە ئەوان تۆ ئێژن بیخەمەلی سەدا بێژە ڕقی لە کورد بوو تۆ ژیری بخوا حەزی پێکردن لە پارە ئەدەن پارە ئەدەن سەڵ دەدان پێی دەنم قسانە بکەن تۆ نازانی خەریکی چی بەفرۆشی تۆ خەریکی حەقیقەت بەفرۆشی تاریخ بەفرۆشی تۆ خەریکی بەزاڵەکانە خۆت پێ دەکەنی کاورە تۆ گەوج ئەزانی بە بێشەرەف ئەزانی وا بە خوێنەکەی باوکت و خەڵکەکەی خۆت پێ دەکەنی ئەوە احترام و مقابلێت و تو پیابنی ژنیە ئینسانی ئەوە احترام و مقابلی دروستە بەڵێ خب کاکتا بۆ ئەوەی بفهمین ئەم کالاک دەوڵەتە ئێرانی دروستیەکە چه شەکڵیە ڕەونەقی پێدا کاکتەها لوسکەڵەیەکی دروستکراوی دەستی نەهاتگە لە ئەمنیەتی بەناوە عەلی جەوانمەردی من زیاتر لە 3-4 دیبێتم لەسەر ئەم لوسکەڵەی فاسە دە سوپای بازارانە وانە دوێکە تەحلیلێکی کردە عەلی جەوانمەردی ئەم خەڵکە لە بیری نییە کاورای بێشەرەف دوێکە چی ئەوت من وە بیری تێرمۆ دوێکە چی ئەوت ئەمڕۆچی پەیمانە حەیدەری ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە 7 ساڵە پێش و تا ئێستا تەحلیلەکە یەک تەناقوزی لێ ئادێ کاکتانی بە هەر لەبەرەوەی بزانی چۆن هەڵەبجە بۆ فۆخڵەوات ئەگەن تۆ نازانی کاورای هەڵەبجەی بانگەکەی لەبەرەوەی دەدانە مەعاشە خوا و خوا هەڵی ناگرێ و زۆر قارەمان و سەدام حوسێن نەفرەتی لێ کرد بۆ درۆکەی بۆ درۆ بۆ ئەمریکا قوتار ئەەکەی اتحادیە ئەوروپا قوتار ئەەکەی دەوڵەتە جمهوریە ئیسلامی قوتارەکەی بۆ هەموویان قوتارەکەی بێشەرەف بۆ ئەمانە هەموو قوتارەکەی لەسەر $1000 پار بۆ ناری دەنگمان بنەڕێنێ بەسەر ئەم دنیا وای پێمان کرد ئەم گەلە کومایانە لێمان کرد کوردیان وا پێ کرد وا بچوو کریاگینەوە وا خۆمان بە بەشەر نازان وا بچوو کریاگینەوە وا خۆمان قێزمان لە خۆمان نەشێوێت دێ ئێمە بەزاڵەکانە خۆمان پێکەین باوک زووسیمانە کتێوە براکانە کارامازۆفە داسایۆفسکیا ئێژێ ئینسانێک کە خۆی بکەمتە جێگەی مەزهلە و پێکەنینی خەڵکی و بەخۆی درۆ بکە هیچ احترامی بۆ خۆی قائل نییە و بەرەبەرە لە ئینسانیەت داچۆڕێت و ئینسانیەتی دیارانێت بەڵێ ئۆکەی
ئێستا عەلی جەوانمەردی لووسکەڵە لێبە بۆ ئەوانەی وا مخاتەبە عەلی جەوانمەردی لە کۆمەڵگای ئاڵوگۆڕیە هەمە کۆمەڵگای کوردان نییە ها دروستکریاگە ئەمە کۆمەڵگای ئاڵوگۆڕی انحسابیە كل انتزاعی ئێرانیەتە ئەوەی وا عەبە خۆی بۆ کوژێت و مچە خۆی بۆ کوژێت و قاسم لوو بێ کوژێت والله يرانا قد کاکتا بۆت پەیدا نەبوو خۆم دێتە لینکێکی ئینستاگرامیە کاکتا دکتر هاشمیان از مسئولین میکروشناسی هست در بیمارستان دانشوری، شخصیتی که در جریان کرونا معروف شد و لوب شناختنش با مواضع درست و محدودیتی گرفت و اومده گفته که این سم رو در واقع نمیشه در داخل ایران ساخت و فقط دولت‌ها دسترسی دارن. از اون طرف شما نوع مسئولیت رو نگاه کنید، همزمان در چندین بیش از 120 نقطه در سراسر ایران چه کسانی توان چنین سازماندهی قدرتی رو دارن که سرنخی هم از خودشون جا نزن و سرنخی هم اگر از ترتیب بکنن که آقا بچه غیر است ڕایڕەشمانیش تا ئەگرە تەجروبەی کردەوە تا من هاوکات فایلەکەشە بوو فایلەکەت بۆ ئەخەمە ناو مەسنجەر ئۆکەی دەست خۆش بکای پێمان ئەگەر فایلەکەم بۆ بنێریت زۆر باش دەبێت ئەزانم بۆت نادۆزرێتەوە بەڵێ تا ئەگرا چی وت تەرجمەی کردەوە بۆ خەڵک دکتور ناوەکەیم بیستووە پێمان دکتور هاشمی ئۆکەی دکتور هاشمی ئەڵێ ئەم سەمە وا لە مەدارەسە ژنانە کەنیشکانە دریاگە بەم کەنیشکانە خەڵک ناتوانێت دەسی پێپایەکە بەس دەوڵەتەکان بەڵە درستە چۆنیەتیە بڵاوبوونەوەی لە حەجمێکی گەورە لە تەواوە ئێرانە لە 120 دانە مەدرسە نیشان هەدا ئەمە کارە ئیدەیەک نییە بەڵکو کارە سیستەماتیکە دەوڵەتە ئەمە عەلی جەوانمەردی عەلی لووسکەڵەی جەوانمەردی سوپای پازدارانیژی لێ بە کاکە وەکو شتێک دەنگمان خراوە ئەو ڕێککاتە نمیشه در داخل ایران ساخت و فقط دولت‌ها دسترسی دارن. از اون طرف شما نوع مسئولیت رو نگاه کنید، همزمان در چندین بیش از 120 نقطه در سراسر ایران چه کسانی توان چنین سازماندهی پرقدرتی رو دارن که سرنخی هم از خودشون جا نزنن و سرنخی هم اگر هست تبدیل بکنن که آقا بخشید غیر از خود جمهوری اسلامی. ولی صحبت خامنه‌ای که به دشمن منتسب نکرد، فراتر از اون به سپاه هم نگفت که برید پیدا کنید. برای اولین بار از نیروهای اطلاعاتی گفت. یک روز بعد از اون وزارت اطلاعات هم بیانیه داد که هنوز مستنداتی پیدا نکردیم و تعدادی هم دستگیر شدن در وزارت کشور. مدیر وزارت کشور گفت که اونها ارشاد شدن، یعنی به نوعی گفتن که خودی بودیم. به نظر من جمهوری اسلامی داره طرح پوست‌اندازی به مرحله اجرا در میاره. این مسئله پوست‌اندازی یا کودتای سپاه پاسداران زمانی که فرصت پیدا بکنه سپاه پاسداران بنده به علی خامنه‌ای درسته، منتها در حال حاضر تقریبا همه به این نتیجه رسیدن که با وجود این مرد ادامه حاکمیت جمهوری اسلامی ناپذیر است. دو حالت داره، یا باید بمیره یا باید خودشون کاری بکنن که دست بشه، بمیره بازم بکشن. حتی این بعدنی هم که منتقل به خامنه‌ای دیگه نیست، یعنی این فرد مشروعیت قداست و کلی اعتبار و وزن خودش رو از دست داد. منظوریت خامنه‌ای در جامعه بسیار زیاده، اینقدر خواستنی شده که دیگه خواستنی تر از خامنه‌ای رو در سطح ایران نکنه. به چه نتیجه‌ای رسید که باید از خامنه‌ای عبور بکنن؟ از خامنه‌ای عبور بکنن مستلزم چی هست؟ باید جامعه رو آماده بکنن، بحران‌ها و اغتشاشات کنترل شده و اداره شده ایجاد بکنن و بعد اهمیتی هم بندازن گردن خامنه‌ای. خامنه‌ای نماد حکومت فاسد هست. مفهوم نییە دەنگەکەت رابە ترجمەی کەرە ئەوە مەوجودە هی عەلی جەوانمەردی بڕم گربە ترجمەی کەرە و چی بود خب علی جوانمەردی که لە پرۆژەیەکی سوپای پاسداران بەرزد خامنەیی و مەجبوریەتی کە خامنەیی هەیەی
دقها ودق دقها ودق قسەکان لەبیرە نەماگە تامی دەچوونێکەوە بێساغیە عەلی جوانمەردی لەگرا ئێژێ 120 مەدرسەی کەنیشکانە سەمی پێدریاکە ئەمە فقط جمهوری ئیسلامی توانێت کاری وابکە عەلی خامنەی وەختی هات سەبارەت بەم مەدارسە قسەی کرد بە دوژمنی خارجی و دەرەکی نەوت واتە عاملەکە ناوخۆیە وتی بە وزارەتی ئیتلاعات نەیوت بە سپا لێکۆڵینەوەی لێ بکە وزارەتی ئیتلاعات ڕۆژی بعد ئێلانکرا ئیدێکمان گرتبن و ئێرشادمان کردبوون و بەرمانداوێت دیسانەوە دەرکەوت کاری نێوخۆی جمهوری ئیسلامیە مە عەلی جوانمەردی عەلی جوانمەردی ئێژێت لەگرا بە نەزەرە من بە بڕوای من سپای پاسداران خەریکە ئینقلابی کودتایە عەلەی حالی بۆ لەبەرەوەی عەلی خامنەئی زۆر نەفرەت لێ کراوە و ئیدامەدانی دەوڵەتی جمهوری ئیسلامی بە هەبوونی عەلی خامنەئی ناممکینە بۆ ئەوەی ئیدامەی دەوڵەتە ئێرانی جمهوری ئیسلامی ممکن بوێ ئێشێ عەلی خامنەئی لابوون بۆ ئەمەی کە لایبوون کێشانێ لەگەڵ خەڵکا دەبێت هەنێک ئێعترازات و هەنێک بوحران و قەیرانی ساختەی کۆنتڕۆڵکرا و دروستکە سپای پاسداران وای گوتی یا وای نەوت جا ئێستا تۆ خۆت تحلیلیکە کاتا فەرمی خۆ ئێستا دەبێت بۆ ئەم مەسئلەیە بگەڕێنەوە بۆ قسەکانی پێشووی کاک پێمان بۆ مەسائلێک کە عەلی جوانمەردی لە ساڵهای ڕابردوودا وەکو خۆراکی فکری خەریک بوو دەیدا بۆم خەڵکە و لە لایبهایە کە دەیکردەوە مەسائلێکی بەحث دەکرد کە لەگەڵ ئەم قسەی کە ئەمڕۆکە دەیکا هیچ سنخێتێکی نییە و لە تەزادی کاملدایە چۆن لەسەر تەزادەکان وەکو ئەوەی کاک پێمان بەنسبەتی ئەوەی کە عەلی جوانمەردی مەبەستم لەو قسمەتەی کە باز لە پرۆژەی سپا دەکات بۆ خامنەیی و باز لەوە دەکات کە خامنەیی لە منفوریەتدایە و باز لەوە دەکات کە سپا و بەشێک لە سپادایانەوێت پرۆژە من خەریکم لە جەنابە سوالەکەم وەکو خەبەرنگارێ لەبەرەوەی خەڵکە کە تێبگات و چێژی تۆ ئێستا زانی لەسەر چی وێسیانی لەسەر ئەوەی کە ئەترازات و کۆنتڕۆڵکردیان و بوحرانگە لە ساختەی دەسە سپا وایە عەلی جوانمەردی لە تەی 7 ساڵە گوزەشتە تۆ گرفتە ئەمە بێژیت خەڵکی هانەدا لەم ئێعترازاتە ساختە و لەم قەیرانە ساختانەی دەسە جمهوریە ئیسلامی شرکت بکات هەر لە لێدانە هەواپەیمای ئوکراینی دروستە ئێستا هەڵیان بژێرە و بنجیان خۆ ئاخر مەسئلەکە ئەوەیە کاک پێمان عەلی جوانمەردی ئەم شتانەی هیچ وەختێک نەکوتووە عەلی جوانمەردی مەسئلەیە لێدانی هەواپەیما مەسئلەیە کوشتنی قاسمی سلەیمانی من دەنگەکەم لەلایە کە لەسەر کوشتنی قاسمی سلەیمانی فەرموو تحلیل خۆت بکە من ئەش نەفەرم تۆ تحلیل خۆت بکە چی دۆکومنتگەرەکە لێبەی لێبە بەڵێ من مەجبورم دەنگێکی ئەمە غایە لێ بدەم هەتا کوونێ خۆ چی عەلی جوانمەردی گەورەکە وەی ساف ئەمریکا عەلی جوانمەردی چی نسبەتێکی تەکی حیزبی دموکراتە هەست زاوای حەسەنە شەرەفیە عەلی جوانمەردی چۆن ئەگاتە هەولێر وەی ساف ئەمریکا عەلی جوانمەردی چۆن ئەتوانێ ئاوان نیوزدا بنێت هەر بە پشتوانەی وەی ساف ئەمریکا عەلی جوانمەردی چۆن تەکە ڕوحڵڵا زەمان دەرەک هاوڕێ ئەوێت کی عەلی جوانمەردی زل ئەکات مخاتب 50,000 و 100,000 نەفەری هەست کێ خۆی فرە عاقڵە فرە ئینقلابیە ئێستا کاکتاها بۆتان تحلیل ئەکا کە عەلی جوانمەردی چێ بوو کە دیبەیتەکانی منیش لەسەرە ملوسکەڵە مەوجودە بەداخەوە کاک پێمان من تۆ هۆڵمەوە کارە خۆت بکە من تحلیلیەکەم عەلی جوانمەردی ئەیوت جمهوریە ئیسلامی ئێشێ بڕوان ئەوە عەلی جوانمەردی جمهوری ئیسلامی خۆی ئەگۆڕێت ئەگە کوڕی بێژە دەوڵەتە ئێرانی ئێشێ تاوان بداتوە لە بینی بووی تۆ ئەم
ئەگە جوانمەردی تۆ ئەتوت لە سفر ڕاخستنی کاسبەکان و کۆڵبەرەکانت بانە تا اعتسابات دروستکردیاگە کامیۆندارانە جعلیە 5-6 ساڵە پێش تۆ ئەتوت ئەمە ئینقلابە مردنە ئێرانە. ئەگە جوانمەردی تۆ لە بەرزکردنەوەی نرخە دۆلارە وا عیدەیەک چەپڵەیان لێ ئەدا ئێمە ئەمانوت کارە سپاهە تۆ ئەتوت ئەمە کارە ئینقلابە مردنە تۆ خەڵک ئەدا بێنە خێر بۆ پرۆژەکەی سپاه تۆ ئەتوت ئەمە ئینقلاب. ئەگە جوانمەردی تۆ هەر ئەوە بوویت و ئەتوت کاکتا ئەتوانیت تەحلیلەکەت بکەی من وێشیاگەم تا تۆ کارەکەت بکەیە. کاکمەمان دقیقاً ئەو شتانەی کە جەنابەت باست کرد عەلیە جوانمەردی باسی لە پرۆژەهایەکی وەکو ئینتەرنێت دەکرد ئینتەرنێتێکی ئیاڵاتی متحدە قرار بوو بیرێنێ بە خەڵکی ئێران. عەلیە جوانمەردی باسی لەوە دەکرد کە دۆناڵد ترامپ یعنی ئێوە دەوڵەتە ئامریکا جمهوریە ئیسلامی ئەخات و دۆناڵد ترامپ ئینتەرنێتە مفت وە خەڵکە ئێران. بەڵێ ئینتەرنێت مفت بە خەڵک دەدا. ئەمانە لە دەورانێکدا کە دەوڵەتی ئەمریکا قاسم سلێمانی کوشت بووە بلا فاصلە پشت سەری ئەمە عەلیە خامنەی عەلیە جوانمەردی هاتبوو تەحلیلی سیاسەتەکانی ئیاڵاتی متحدەی دەکرد بە نسبەتی جمهوری ئیسلامیەوە. دۆناڵد ترامپ بەرنامەی هەیە لێی بدا حتمەن ئەو حەملەیە کە دەوڵەتی ئێرانی کردی بە پایگاهای ئیاڵاتی متحدە بێجواب نامێنێتەوە بە شەدیدترین شێوە بە تونترین شێوە جواب دەدرێت. چۆن گەرەکی بووە قسانە بسەلمێنێ بە خەڵکە ئێمە چۆن ئەم قسانەیە کرد ئەیوت خۆم لە کۆشکە سپی بووگەمی ژێنەڕاڵ ئەوانە بێژەکەی بەڵێ باسی لە ڕەوابەتێکە لەگەڵ ژنەراڵ فلان و لە کۆشک و لە سنا لەگەڵ فلانە سەناتۆرە ئێمە قسەمان کردو ئەوانە بێمەیان کتۆ تەحملی ئەمە ناکەین و ئەمریکا بە شەدیدترین شێوە جوابی ئەمە دەداتەوە و مەسائلێکی زۆر کە ئەم کابرایە پشتی سەر یەک دەیکرد و نەتەنیا فقط ئاخێزی کوردەواری سەربەخۆ سایتگەلێکی زۆر ئەم درۆیانیان لێداوەتەوە و قسان لەگەر کردو خەڵکی ئاسایی و خەڵکانێکی زۆر زۆر عادیە جامعە لە چەند ساڵی ڕابردووە لەسەر درۆکانی عەلیە جوانمەردی قسەیان کردووە. سیارێکمەوەسە جەنابەت ئێژی گوزەشتەی عەلیە جوانمەردی دنەدانە خەڵک بووگەبووناوە پرۆژەی سپای پاسداران. بەڵێ بە درۆ وتکێسی ئینقلابە لە کاتێکا ئینقلابی دەستکردی سپای پاسدارانە تا جارێکی تر 57مان بەسەر و تاقیب بکەنەوە هەر وەکو کۆمەڵا وەکو دیموکرات وەکو ئینقلابە درۆزنانەکەی ژینا تا ئێستێژە ئەیوەنەڵێوە بە مستەنەدی ئەو قسانەی دۆکی بە مستەنەدی ئەو قسانەی دۆکی ئەگەر سپای پاسداران دەتوانێت پرۆژەیەکی ئاوا گەورە لە سەطحی مەدارسدا جێبەجێ بکەوە هیچ کەسێک ئللا سپای پاسداران ئەو توانایی نییە پس هەر ئەو سپای پاسدارانە دەتوانێت پرۆژەیەکی لەو زۆر لەوە گەورەتریش بەڕێوە بەرێت. سوالەکە ئەمەسە ئەگەر فقط سپای پاسداران ئەتوانێت لە 120 مەدرسە هاوکات ئەم سەمە بڵاو کاتوێت بەس جمهوری ئیسلامی توانێ ئەم کارە بکە تو بە من بێژە کێ توانی هەست هاوکات لە 90 شارە ئێرانە ئێعترازات دروستکە خەڵکە قارەمانی کە تۆ ناتوانانی بێژی کێ سازماندهیەکە تۆ ئێژی ئەم خەڵکە بۆ مردنە کەلیشکی وجدانی هەڵسا و لە پڕێکا نازانین چۆن تەشەنەی کرد ئەبەی مۆتەدی تەشەنەی کرد بۆ تارە وەڵا بەڵێ خۆ ئەم خەڵکە ئەگەر بۆ ژینە ئەمینی وجدانی ئەجوڵا دەبوو بۆ کچەکانی خۆشی وجدانی بجوڵێ ئینسان هەمیشە خۆی پێ لە خەڵک بە فەڕستر دەزانێت من ئەگەر وجدانم بۆ کچەکەی خانومی افتخاری بێتە جۆش حتمما بۆ کچەکەی خۆم بەدەیان بەرابەر زیاتر دێتە جۆش کە خەریکە دەمرێ کە ئێمە سەحنەکانمان دەدی ئینسان واقعا غیر قابل التحمل بوو کچی 14 ساڵە بێتاوان تۆ تانا سەبر کە خەریکە نەفەسی قەتع دەبێ بەڵام هیچ وجدانی عمومیەت تەکانی نەخوارد و عەلیە جوانمەردی مکررەن لە نێو پرۆژەکانی سپای پاسداراندا خەریک بوو خۆراکی فکریە بۆ ئەم پرۆژانە تەمین دەکرد. عەلیە جوانمەردی دەبێت بڵێت ئەوەی کە ئەو قسەی لەسەر دەکات و ئەوەی کە ئەو دەڵێت ئیمپراتوریە دروغ کاک پەیمان حەیدەری احتمالاً ئەو ئیمپراتوریە دروغە کەیهانی شەریعەت مەداری نییە احتمالاً ئامنە ساداتی زەبیحپوریش نییە احتمالاً ئەمانە
فيلم سوتاو خلق هیچ کەسێک باوەڕ بەمانە ناکە ئەمانە ناتوانن ئیمپراتوریە دروغ بەڕێوە بەرن چونکە حتا ئەگەر حقیقەت لە خەڵک دەڵێت درۆیە هیچ کەسێک ئەمڕۆ لەم سەرزەمینەدا باوەڕ بە درۆی کیهانی شریعەت مەداری ناکات ئیمپراتوریە دروغێ دەوڵەتی ئێرانی چێ بەڕێوەی دەبا عەلی جوانمەردی دەبێت ئەوە بڵێ ئەم ئیمپراتوریە دروغە دەبێت بە وەهمێک لە ئۆپۆزیسیۆن بە وەهمێک لە دیگەری بوون بە وەهمێک لە ضد جمهوری ئیسلامی بوون دروست بکرێت تا خەڵک باوەڕی پێ بکات هیچ کەسێک ئەمڕۆ بە سەدا و سیمای دەوڵەتی ئێرانی نە ئێعتمادی هەیە نە حتا چاوی لێ دەکات خەڵکی ئێمە ساڵهایە تەحریمی سەدا و سیمایان کردووە ساڵهایە خەڵک جۆ بە ئەخباری جمهوری ئیسلامی نادا بەڵکو جۆ بە BBC دەدا جۆ بە منوتۆ دەدا جۆ بە سەدای ئەمریکای عەلی جوانمەردی دەدا خبرنگار مستقل بەڵێ خبرنگار مستقل روح الله الزم ئەرزم بە حزورت بەدەیان و بە سەدان لەوانەیە وا لە دەفتەری تحکیمی وحدەتەوە سەکوی پەرداپیان خودی دەوڵەتی ئێرانی بوو و هەر دەوڵەتی ئێرانی پەروەردەی کردن و 5 مانگ و 6 مانگ و 2 مانگ خستنێ زیندان و هاتنە دەرێ وەکو فەخراوەرەکان وەکو عەلیە ئەفشاریەکان بێسە بە یارمەتیت بە کەس سەروبەند ڕۆحڵڵا زەم و عەلی جوانمەردی و ئامەد نیوزی لەبیر نەماکە من وە بیرتان تێر بوو وا لە بیرتانە لە قوم و لە ئەسفەهانیان و مەربەر خامنەئی ڕزا شاح ڕوو هەجاد وا لە بیرتانە من هاتم تەحلیلم کرد و وتم ئەمە دروست کارە سپای پاسدارانە ڕۆحڵڵا زەم و عەلی جوانمەردی ئەیان و خەڵک بێنە دەر و موەسسات مەگرن بەس شعار بن و حکێ مەشکێنن وا لە بیرتانە من ئەموو دەمە کارە سپاهە چون ئەگەر کارە سپاهنەوەی وەختی ئێژێ مەربەر خامنەئی ئێژێ درود بەرکی بژیت کێ ئاغا بێژن بژیت ڕزا پەهلەوی کوڕ حەمە ڕزای پەهلەوی من قبوڵە ئێوە بۆ ئاڵترناتیڤەکە بۆش ئەکەن باسی ناکەن ڕزا شاح بۆ حەجاد خۆ سەرقەبران نییە کاکە خۆ جمعەی ئاخرە ساڵ نییە خۆ هەڵوا خواردن و خەیرات بەشکردن و چوزانم خورما بەشکردن نییە ئەمە تەزاهوراتە تۆ هاتیتە خیابان ئێژی بڕۆخێ یەکێ بژی یەکێ ئەوە کێسکە ئێشێ بژی و تۆ نایژیتی ئالەگرا پێیان وە دانیشن مەجوڵێن ئەی بۆ نایژن دەوڵەتە ئێرانی بگرن ئەی بۆ نایژن موەسسات بگرن عەلیە نووسکەڵی جوانمەردی تۆ وایتە ناوە پرۆژەی سپای پاسدارانە خەریکی خەڵکی ئێمە باوەڕی پێ ئەدەی کە ئینقیلابە وەلێ ئەمە دروست ئینقیلابی سپای پاسدارانە و ئەمە پرۆژەی جێنەشینیە و گەرێکیانە بیخەنە من لە مەردەمە ئێمە وەکو ساڵی 57 گشتان و یەک و ئێژن ئینقیلابە لە کاتێکا ئینقیلاب نەبوو پارادایم شیفتی ئەمریکا بوو وەکەی ئیستا تۆ هەڵگەڕیاگی تۆ لە بنەکەیە دیسانەوە بە دەستوری سپای پاسداران ئێژی سپا کودتا ئەکا بۆ خاترەوەی لە کودتای سپای پاسداران تێبگەین ئێران ئینتەرنەشنال خەبەرێکی دانیا بە ئەمڕۆ داوی خوێن و کاکتا نیاک مەسەناوی مەسنجەر کاکتا بەڵێ کاکەم ئیجازە بدەیت تایتڵەکەی ئەمەسە ئفشای مذاکرات مقامهای ارشد نظام درباره دۆزی تۆ؟ دانریاگە با بزانی عینە ئەم خەبەرە ئێرانوایریش داینیاگە ئێرانوایر ئیدعا ئەکا بەس بۆ ئەو هەنریاگە ئێران ئینتەرنەشنال ئیدعا ئەکا بەس بۆ ئەو هەنریاگە خەبەرێکیان بۆ هەنریاگە کەسیش نازانی کێ هەناردی چۆن هەنریا ئەم جەلسەیە پشتە پەردە چۆن هاتە دەرۆ ئیستا تۆ ئەزانی عەلیە جوانمەردی توێکە قسانە بۆکە کاک تابی خوێنو ئەم دەقیقەیش عەلیە جوانمەردی و قسانە سپای پاسداران پێیەکاتە عامل سپای پاسدارانەها خەبەرەکە ئێران ئینتەرنەشنال إفشاء مذاكرات مقامهای ارشد نظام درباره فروپاشی درونی حکومت و قصد حمله به دفتر خامنه‌ای ترجمه کردم بڵاوکردنەوەی مذاکرات و دانیشتنەکانی مقاماتی گەورەی نظام لەبارەی فروپاشی و هەڵوەشانەوەی دەرونی ئەم حاکمیەتە و قەستێک کە بۆ حملەکردن بە دەفتەری خامنەئی هەیە. طبق السند السرية
رسیده به ایران انترناشنال از نشست مقامات ارشد جمهوری اسلامی با حضور علی خامنه‌ای، فرماندهان سپاه پاسداران و مقامات ارشد نظام از ریزش در نیروهای درون حکومت هر اما ترجمه کرد طبق يعني بنابر سندك كيوتا سند السري نهيني زور نهيني يعني دانشتني علي خامنئي تكسران سباي باس دارانا لما توب سيكريت ترنيه ام سند جيشتو بدس ايران انترناشنال كي بوتي انا ايران انترناشنال كي ام سند بوتو هنرجع هم بوتو هنرجع هم بو ايران واير ادعاءك ام سندي انحسارا بدس جيجا تو ادعاءك ام سندد انحسارا بدس جيجا كي بوتاني هنرجع اما ازاني مكان مثلا اما لو دا سقسانا سوا لكات الروح الله زما علي جوان مردي يقول اولا كوبونوي نار مكهية سراني سبال كوبونوي نار مكا وخويا تلفونيان كرقا داني سباي ووالا بري خلقها بمني وزكا ولا بيتانا بلا بنا بخبرهایی که از درون خود سپاه پاسداران و دستگاه‌های اطلاعاتی به ما میرسد دقیقاً اما خو کاورا بدم خوی هاواری که سپاه خیلی قصی بو خوی بدم خوی هاواری کرد ده استبی خوی توچی بپی سندێکی سری واتە نهێنی گەیشتوو بە دەنگی بە ئێران ئەنتەرناشنال لە نشستێک و دانیشتنێک کە مەقاماتی ئەرشەدی دەوڵەتی ئێرانی جمهوری ئیسلامی با حضور علی خامنەیی فەرماندەهانی سپاهی پاسداران بيقرا اما يعني اما يكلنا وفرمان دبرجستا كان سباي بازارانا ايديك وانا بري خلقيا امانه ادنا دربو ميديا قالي وكو ايران انترناشنال وايران واير تا خلق پشتي بمقرمي كنيروي نظامي سباي بازاراني وعلى پشت على السطح سركردايتي اما الدواي چيه اخيرا كردوار سربخو دولت بالشرف ايراني وتي خلق اما ويت خيابانها اما ما هيش خلقه كمان قطوع عام بكري نمانيش وتمان درو اكي نمانيش علي جوال مردي خلق واتنا وخيابان امان 30,000 نفر خلق يما بوكوجن نمانيش وتمان خلق بوي تخيابان خلق متعين اكي خلق تي تخيابان تو اتواني خلق بوي ما اتواني ولي تو بردد يما متعيني اكي وخلق كل تو تي ابريويتو انقلابي واقعي لما حابات لشنو لكاميران للسنه لجوان خلقك مؤسسات الدولة قلت دولة إيراني سيقي كرد من هاوار ما كرد أمو محابات بكنا إبدمي بكنا وباء من هاوار ما كرد أموت شنوب كنا إبدمي دولة إيراني سيقي كرد أولا بو مچي هجري هناد وتي تخوى وحشيانة برخورد مكان مؤسسات مقلن بازدارة تركا كان برامانا مچي هجري وتي رئيس حزب الديمقراط شوراي هاوكارية حزب كان بخلطة وتي وحشي ولا إما زور انقلابي خو من نشان دولة إيراني دا إما نشان من دا أتوانين أو خلقي أو إيوات خيابان متعيني كي مفرمان دهيكي بلا دولة إيراني ترسيان نمايش اعتراضاتي كوكدو ترسيا بردي الزاهدان ودسي مولوي عبد الحميد دجالي بشرف نيونري خامنئي مشتي تي خلدرياقي سيستاني هاورد بناو بلوچو خلي خستن هرشي جمعز يعني اعتراضات بردوام جمعة والجمعة لكاتك لكرماشان مزقوت السنية كان ملام حمير ربيعيان كشت دهي حفتان مزقوت السنية كان كرماشان كان أكثرية الكرماشانا داخليات وسط الجمهورية الإسلامية يك ذاتي نوبرالي ويجي جمعة كان يجي جمعي تعتيل كالجمهورية الإسلامية شو المزقوت مكي زاهدان تعتيل لك أما همان جمهورية إسلامية واتشوار صون فريلية كم روجا لسر نيوش خويندنا مزقوت مكي دابر في شك لسر نيوجا جن بيادي كشت يك زاهداني واجن دواكو تقنو السنية السلفين خوينا تقانو دولة إيران يك ملاي سنين نترازيا بيجي برامبر بالشيعي الرافضي حكم الجهاد حي على بهشت حي على خير العمل حي على جهاد في سبيل الله دروك قشتي كان أخذ سباي بازانا أنا رفسنجاني صالح هشتاوهشت يتر خطبة جمعيان بيندا نيركري وكو رفسنجاني تيخ ياديك
دەجال وەکو ئەو لە هەمووی چۆن نەتوانێت تەشەربا لە خامنەی چۆن ئۆکەی فازە اعتراضاتیان کۆ کردگەسە و ئیستەگەرەکیانە بێژن خوا هەڵی ناگرێ هەروە کە ئەمانە مەنشور و پاشور و ئەنشور دروست ئەەکەن سپایش لە داخڵ و خەریکە تاکە بێشەرەف بێستە مەگەر هەر ئێوە نەون ئەم خەڵکە ئەنتەرەی دەسە جمهوری ئیسلامیتان جەمەوە ئەکرد شار وە شار لە ئوروپا ئەتان و گرکمانە سپا بخێنە لیستە تەروریست دوێکە شیرینی عەبادی ڕزای پەهلەوی موسەوی گشتیان وتیان سپا ناوێ بخرێتە ناو لیستە ترۆر چ قسەیەک ئەمیرە تاهەری وتی سپا بۆچی خەنە ناو لیستە ترۆر کاکە ئەم ئیسماعیل وینن بێشەرەفتانە نەهاورد و ئەتانوت با بڕۆی قەتع ڕابتە بکەن لێدا هەڵگڕێەوە وتی وەڵا وڵاتەکانە ئوروپا بەرژەوەندی خۆیان لەبەر چاو کرد ئەنتەر تۆکی 85,000 نەفەری هاوردە برلین بۆت خوێت لەبەرەوەیش نەکەومە دەبێت ئەمە تەواو ئیستەفازێکی تر دەسی پێکردە ئەنیە جوانمەردی ئێشە بێت بێژی کودتا ئەکرێ لە ناو سپا ئێستا زانی مەدرسەکە چییە کودتا ئەکرێ لە ناو سپا براوە ئێران ئینتەرنەشناڵ ئیمڕۆ نامە ئەداتە دەرەوە ئێشەی لە ناو سپا 3 دەفعە تۆپخانە گیریاگە بەرەو پاستۆر لە تەی 4 مانگە گوزەشتە لە ناو سپاوە تۆپ بەن لە پاستۆر ماڵە خامنەی های بێشەرەفت دروست ئیستەفازێکی ترە ئیتر خەڵکە نەوەدا خەڵکەکە پەیمانە حەیدەری متعەینی کاتێتۆ ئینقلاب واقعی ئێوە دانیشن سپا خۆی خەریکە کودتاکە دروست خوێوە کەس دەتوانێت لەبەر عەلی خامنەی نەفەسی کێشی دابیان کاتە ناوە گوونی دانەدانیان خودە عەلی خامنەئی نێ لەناوە ئەم پرۆژە ئەمریکا نێ لەناوە ئەم پرۆژە لە 7 ساڵە پێش و منێژمی ئێستا ئەی خونجنن بەناوە کودتای سپا بێشە لە سپای قارەمان سۆحابڕۆی فیکە دێبین بژی سەردار زوڵقەدرە ئازادی خا تۆ زوڵقەدر نییە تۆ زوڵجاودانی تۆ زوڵقەرنەی تۆ زوڵقەرینەی تۆ زوڵجناحەی ئەرێ بڕۆین هەڵخەینەوە بەردەنیان بێشەرەفە ڕاندخۆرەکانی سپای پاسداران تریاکی یەکانە سپای پاسداران ئەدیە نووسکە لە گەوادە جوانمەردی بخوێنەوە ئەوەی ئینتەرنەشناڵ من دەسە ئێوە لە حەواوە ئەخوێنمەوە خۆسە دەوڵەتە ئێرانتان کێشاگەن خۆستان ئەکێشم دانە دانەتان لە نابوو دەکەم بابزانن بازی جدی لە کودتای سپا ئێران ئینتەرنەشناڵ بێشەرەف وەڵا ئەو لە جەلسەی تاپسیکرێتە فەرماندەهان سپاتەکە عەلیە خامنەئیە نامە دەرزی کردگە تاپسیکرێتە جەلسە بۆ تۆ هاتگە بێشەرەف بۆتیان هەنار کەس نەیزانی ئەجەو خانەیەک ئێران ئەجەو کناراوێکە جمهوری ئیسلامی حەفاظەتە ئیطلاعاتە سپا هوت وزارەتە ئیطلاعات فش حەجێ نییە کورە ئەمانە نیشتە تریاکی وورەهی و گەواباوکن ئەم خەڵکە کێکوش ئەی چێ وت ئیطلاعات پیاگە خواتون و براڕۆ ئێران زۆر زلحێزە مەگەر ئێوە نەتانەوە دەی لەبرا چۆنە مەقبوڵەکە لە سەدحە عەلیە خامنەئیە خەبەر دەرزەکە تاپسیکرێت جێلەسە ئیسلام نامە هات کەسە دەرەوە عەلیە خامنەئی ئێشێ هەردە نەفەرەکەیان بگرێ هەردە نەفەرەکانی ئێتامکە بێژە گەوە باوکینە خۆ من نەم هەناردە بۆ ئێران ئینتەرنەشناڵ چێ هەناردەسی درستە دروستە دابی خوێنەوە باسی آخر ئەگاتە ئەگرای ئینسان کاکتاها ئەمانە تەواو مردمە ئێمە بە ئەحمەقەزانن تەواو مردمە ئێمە بە ئەحمەقەزان پێیان وایە ئێمە ماهی گوپین حافزەمان نییە درستە پێتانم نەوت ئێعترازاتی نەمایشی تەمام بەتایبەتی لە قسمەتە قەولی ئیتنیکی کریاگە کوردۆ زۆرە ئینقلابیمان نیشانە دەوڵەتە ئێرانیدا پێتانم نەوت عەمەلیاتە چریکی نەکە نێژن بژی پەیمانە حەیدەری باغێزە کوردەوارە سەربەخۆ مێژن بژی ئەرتەشە کوردان ئەو عەمەلیاتە چریکیەوە زۆر ئێمە نیشان نادات وەختی وتمان مؤسساتە دەوڵەتە ئێرانی بگرن لە مەهاباد لە شنۆ لە کامێران لە جوارۆ گیریا ئەوە زۆر ئینقلابیە بەس دەوڵەتە ئێرانی سیقەکە درست ئیدارە فەرماندەهانی سوپای پاسداران و مەقاماتی ئەرشد نظام از ریزش در نیروهای درون حکومت سخن گفتند و فرمانده قرارگاه خاتم الانبیا از خونسار شدن طرح یک حمله توپخانه‌ای به دفتر خامنه‌ای خبر داده است. ترجمه کرو واتد فرمانده قرارگاه خاتم الانبیا خبری لو داوە کە حملەیەکی تۆپخانەیی قرار بۆ بکرێتە سەر دەفتەری عەلی خامنەئی و ئەوان خۆنسانی کردووە. سێجار تۆپخانەیان دەکرد بەرەو ماڵە عەلی خامنەئی سەپاهی تەقە بکەن لە عەلی خامنەئی بە تۆپ
سپای پاسداران حافظ جمهوریە ئیسلامیە ئێران نە ئەرتەش سپای پاسداران بەرامبەر بە ئیمام خامنەئی لولەی تۆپی گەڕانگەسۆ بۆ خیابانە پاستۆرە تاران لە تارانە وە تۆپ با لە ماڵ عەلی خامنەئی درۆزن خوار و ڕشکە درۆزن بێشەرە درۆزن لولەی تۆپی نەگەرەک و گاوە باوکیەکێ لەم ڕیزشیانەی وە ئەڕێ پشتە لولەی تۆپ فیشەکێکی بنایە ناوچاوە عەلی خامنەئی فیشەکێکی بنایە ناوچاوە فەرماندەی سوپایەکی وابەستە بە عەلی خامنەئی خۆ ئەمە پێیەکریا بێشەرەف یەکلانە ڕەسیدولا درازە وڵاگەرێکی و با لە بەیت ڕەهبەری نەیدایە لە بەیت ڕەهبەری بیدایە لەسەر لەشکەر فیروزابادی بیکوشتەیە بیدایە لە حەسەن باقری بیکوشتەیە ئەو دوو لەوانەی بکوشتایە تا لە ئێران قیام هەڵسایە درۆزن نیروهای سپا ریزشیان کردگە عەقیدە نەماکە جدە گیانە خۆت ڕازەکەی تاپ بوجە ئەوڵن فقط بوجە نییە کە سپا ئەیگرێت دەرامەدەکانی چ پێیەکەی ئەم گشتە شەرکەتە سپاوەوە دەچی و دەرامەد دروستەکە لە قاچاخن نەفەرەوە تا قاچاخ کاناتەکە پێکاکە تەکە ماڵەخی قاچاقچیان و ئاغای ئەحمەدی نژاد پێی ئەوتن بەرادەرانە قاچاقچی ئاغای ئەحمەدی نژاد پێوتن ئاغای ڕۆحانی ئەیوت نەمیشە هەم ئەسلحە هەم پول دەردەست گروهی باشە فساد دروست میکنە وانیە دەربڕدە سپای پاسداران حەسەن کلیتساز ئەیوت من نەمەوتە ئیستە سپا ناتوانێت حقوق با سپاهی ناڕازین تاپ لیستە حقوقیە ئێران سپای پاسداران دەیگرێت بودجەی کەم هەر ئەم خەبەرگوزاریانە و کەسانی وەک عەلی جوانمەردی بوون کە لە بودجەهای 13 میلیارد دۆلاریە دەوڵەتی ئێرانی بۆ بەشار ئەسەد قسەیان دەکرد تا 2 ساڵەوە پێش و 3 ساڵەوە پێش کاکتا ئەوە بەردە لە ماجەڕای هەڵەبجەوە لە بیرتا وتم کابرا بەجێ وی بێژێ سەدام بۆ حملەی کردە هەڵەبجە خۆیژی وەڵاوە بۆ خاتری ئێستەپاڕیان کرد لە ئەرتەشی ئێران تۆ قسە درۆزنانە تۆ بەجێ ئەوەی ئێمە بخەڵەتێنی بێژی بۆ سەدام هات کەژی و ئەو کچە بۆ هەرماچەکەی تەواونەوە و مناڵی خەریک بوو پارێ نانیە خوارد و ڕادیۆ بۆ تەکانی نەخوارد کورە دوێسە مە بخەڵەتێنە پەلەمەکە سوال ئێستا ئێمە حەزی پێکەین و قیمانە لە عەلی خامنەئی چاریشی ناکەین زۆری هاوڵی چاری ناکەین ئەوە سیجووادانە سپایی سەر تۆپەکەیان خزاندە و بەرەو پاستۆر مەسخەرەی مەرتیکە ئەوڵان تەقاندنە گولە تۆپی 2 دقیقەی پێچی ئەمە چی بوو نەتەقیا ئەمە دوو بابگەر نەیگەرەکە تەقە بکەی لە عەلی خامنەئی پیرەمەردێکە مەگەر تۆ نایژی ئەم سپا ئێستا دوو بەشە بەشێکی وا تەرەفە عەلی خامنەئی وا شیرین عەبادی ئەوت بەشێکی وا لە تەرەفە مەردم هەر 4 سەردار هەر 10 سەردار سەر بە عەلی خامنەئی 10 سەردار سەر بە عەلی خامنەییە با ئەوەی وا تۆپەکەی گرت بەرەو پاستۆر نەیتەقێنێ بەرەو پاستۆر کە ئەحیانەن با لە عەلی خامنەییانە دەنی با یەک فیشەکی بنێ بە ناوچاوە حەسەنە باقریوە خۆی توانی وکە دروست بەڵێ دروستە بەڵێ دەبوو ئێمە خوردە تەزادێکمان ببینی با 4 دانە سەردارە گەورەی سپا بکوژی هەیە دروستە 4 تیرۆرمان لە نێو سپا پاسداراندا ببینی بە کە بیان کە ئەمە تیرۆرهایە ناوخۆییە کە نیشان لە دەلالەتە بەر تەزادێکی گەورەی دەرونیە هیچ شتێک نییە یەکجێ گەیشتێت سەر عەلی خامنەئی وە تۆپ لە وەسەتی تاران تۆپ تەقێنی لە پادگانە سپا بەرەو پاستۆر بێکارەوە کەبراکەم دانیشە یەک فیشەک بە لە ناوچاوە سەر لەشکر ڕەحیمی یەک فیشەک بێ بە ناوچاوە سەردار زۆڵقەدر وانیە درستە ئاغای ڕەحمانی کاملا درستە بەڵێ خۆ ئێستا زانیت عەلیە جوانمەردی دیوەکە ئەو قسانە کردی کێ پێیوت کە بیکات بەڵێ کێ پێیوت کە دەبێ خەڵک ئەم پرسیارە کلیدیە لە خۆیان بپرسن هەمزەمان عەلیە جوانمەردی دێ قسەیەک دەکا لە ڕاستای خەبەرێکە عەلیە جوانمەردی بڵاوی دەکاتەوە ئینتەرناشناڵ خەبەرێکی ئەوە سڕی پێدەگا چی ئەمەیان پێدەگەیەنە بزانە عەلی جوانمەردی ژێمە تەحلیلی منە سپا گەرێکی کودتا بکا بەر عەلیە خامنەئی
بعد ايجي بزانن نا ئەمە ناوێ پاکی کەیتەوە چیشتە بیخەیتە من لە عەلیە خامنەی ئەمەی تیاێت و باوەڕکی فرەنسەکە ڕاستە تۆ ئەم قسەتە بۆ مهمە کە سپا کودتاکە چون خۆ چاری عەلی خامنەی ناکەی قسەکانە ئاخری مهم نییە چون تۆ نە زۆرت هەز نەئەتوانی بڕێوە شوێن یا بزانی چە خەوەنە ئێستا ئەم سناریۆشێت تۆ باوەڕێکی سپا دوو فاقێکی گەرەکیە بەر عەلەیها عەلیە خامنەئی کودتاکە ئەم قسانە ئەکا ئەم نووسکەڵانە لەولا کرد دۆکۆمنتێک کەس نازانێت چی ئەیهێنێت بۆ ئێران ئینتەرناشناڵ و ئێران وایر لووسکەڵە ئەنتە تۆ فکرەکەی ئەتوانی مردم خەڵەتێنی ئایسە تای ڕەحمانی یەخەتی گوتی تۆ خۆت جاران لە پرۆژەی ئێعترازات و قەیرانگە لە ساختەی سپا هابووی کە بە سوورەتە ئینقلاب نیشانی بێت ئیمشەو چۆن بادداگەسە و خەبەرەکەی ئێران ئینتەرناشناڵ نیشانی ئەدات تۆ بوو دروست بله کاملا درست. ادامه بر اساس موارد موجود در سند این جلسه که 13 دی برگزار شده فروش اطلاعات توسط نیروهای سپاه قدس به اسرائیل از جمله دیگر موضوعاتی است که در این جلسه مطرح شده است. در پایان این جلسه خامنه‌ای نیز برای فرماندهان سخنرانی کرده است و طلب با توجه به مواردی که لو سند دا که 13 دی که جلسه 13 دی دا برگزار بو انجام درا فروش اطلاعات توسط نیروهای سپاه قدس به اسرائیل و تفروشتنی اطلاعات لەلایەن نیروکانی سپای قدس و به اسرائیل موضوع بو که لەم جلسه دا مطرح کرا و قسەی لەسەر کرا و خامنەیش لەو رابطەی و سخنرانی بۆ فەرماندەکان کردووە. کاکتا یەک دقیقە بەسە چاستی لونا تشریف بێنە ناو لایڤەکە ئەباڕێنی جوتە ئەخەی من خەریکم استدلالەکەم بۆ عقل سليمة أو مردمة وأفكار عمومية تقول لك شو هواي اللي هالسياقة خليكي توهينا كي تفتك ما خبير الناو مدافعان علي جوان مردي وسباي بازاران بين الناو أمدي بيت بيجنوانية دا بيت سرخ ويمقسيك ما نقل سنة ما نميل سليم بلا بجي أقول خد كي بعنتر لبشت آيدي كي شاراوة نيرو يسايبر يسباي بازاران بيت سرخ خد روتا أكيتو ئەورەت نیشان ئەدەی جمێن ئەدەی وەکو کەر ئەسڕێنی ئازادی تێڵە بسڕێنی چون من ڕساڵەتێکم وانەوەدە من عەلی خامنەی دەوڵەتی ئێرانی نابوو دەکەم تۆ و نۆکەرانی وەکو تۆ عەبدوڵای موحتەدی و کۆمەڵە و پەکەکە و ئەبە ئوجالان گشتان نابوو دەکەم دەسە حەقیقەت و ئاستین و ئینتقامە خەڵکە کورد لە ئاسین من و یارانە ئێمە هات کەسە دەرەوە با بزانی نابووتانەکەم و نابووتانەکەم. بله. برگزارش این جلسه محرمانه فرماندهان ارشد سپاه پاسداران و مقامات امنیتی در دفتر رهبر جمهوری اسلامی که نخستین بار کانال تلگرام وقت آزادی منتشر کرده بود این فرماندهان با اعتراض به ریزش شدید نیروها در سپاه و بسیج گفتند مهار خیزش انقلابی مردم علیه جمهوری اسلامی بسیار سخت شده و امکان فروپاشی وجود دارد. امکان فروپاشی وجود دارد. ریزش ما کرد 5,000 طلبه آخون هاتن سدروا لناو بسيج سپا كافيك بو لناو ام 5,000 نفر حيج ام ريزشتو اجتوا 600,000 نفرية ولناو نيروهاي مليونية سپاي بازداران هزار نفر ريزشي كرده بو يكي كان ناترازي يكفي شك بني بناو چاو قوادكي وابستبع لي خامني بو درسته یەک نەفەریان ئەمەی تۆ ئێژیتی وا لە بەرەی خەڵکە و فشاری بۆ هاتکە و چووکە پادگانە ئەلبورزی چۆڵ کێسی یانیسی و خەڵکە فەقیر لە کەرەجە نێگەرەکە بیدات و خەڵکە فەقیر دانەیە گام لە سپای پاسدارانی یەک فیشەکەنی بە ناوچاویە و ئینقلاب دەست پێکا بۆ ئەم کارە ناکە. من فارسی بگم بەرەو اون برادران سپاهی ریزشی میگن 20,000 نفرتون ریزش کرده 100,000 نفر شما ریزش کرده میخواستید با توپ پاستور رو بزنید نمیخواد از این کارو بکنید 2 تا از این سردارا رو ترور کنید علنا آشکارا ترور کنید شما رو که اقدام کردید به
توپباران بیت رهبری دستگیر کردن و حتما اعدامت میکنن، چرا این کار بی ثمر کرد که امکان داره علی خامنه ای را نکشه؟ 4 تا از مهره‌های گنده وابسته به علی خامنه ای رو بکشید. سپاه الان تبدیل شده به 2 قطب. یک قطب مردمی، همونطوری که خانم شیرین عبادی میگه، یک قطب علی خامنه ای، 4 تا از سرداران وابسته به علی خامنه ای رو بکشید تا سردارهای مردمی قدرت بگیرن. چرا از این کار میکنید؟ چرا دوست میگید؟ چرا تو شما یه مرد پیدا نمیشه یه اکت حسینی بکنه؟ مگه شما فرزندان همون رومین رفته ها نیستید؟ مگه شما کلب حسین و شیعه حسین نیستید؟ مگه شما نمیگفتید اگر ایمان ندارید آزاده باشید؟ آزاده باشید فاسدا. مگه شما نمیگید بر علیه فساد و راندخاری سپاه پاسداران رفتید و در سمت سوی مردم قرار گرفتید؟ 2 تا از اینا رو بکشید. چرا نمیکشید؟ بله. خب مرسی. من پیام خودم دا به آقایان ریزشی بزنم هیچ کاری گکن لفرام برای آقایان ارزشی کره توجه که عبوریان من پیا کرد، ریزشیان من پیا کرد، توجه که ارزشیان من پیا کرد. فصول بوغلستان کورپریشن ایرانی ها. درست. بنابر گزارشات خب بزنم تعالی رحمانی بو خاطری وی بفهمین بمردن ایمه خلیکن چیکن دانی انتری لسقلاوی چوگیان هز بناوهی من سیدی. من سؤال لكن نجم سكوية بارتابة والكيو كي توي بناو بانكركا كي بتو شورتي داغا تريبون BBC ومنو تو أخات بردسا تاتو بناسن كي خود لخوتو يا كسان تو يمرقس أبي 14-15 سال پیش داریوش همایون لسایت بالاترینه مقالەیەک ئەنووسید کە سەرکووی پەرتابە ئەم سەگڵانێسە وا لە نەمایشەکەی نەورۆزبازی کوڕمە حیزب دیموکراتە حەیتەرانەکە بیخوێنەوە تا بزانی ئەمە داریوشە سومکائیە همایونە ئیدارەی وەزیر ئاموزش و پەروەرشە شاه ژێرۆڕووکەرە درۆزنە آریا باز مشروط باز حزب مشروط باز ایمن سیدی ادات BBC ومنوتو داریوش همایون سپاهی و ایوت اگر سرزمین من تهدید بشود در زمان حاکمیت علی خامنه ای اسلحه به دست میگیرم و از مرزهای ایران دفاع میکنم. بله بله. پاسدار وکو داریوش همایون. درست. دراهی کردستان داریوش همایون هیمن سیدی. من از اوایل دهه 90 15 سالی در تلاش برای گفت شنودی با معنی با نمایندگان سازمان‌های قومی بودم. بار نخست در هامبورگ بود و بار آخرش در پاریس و در میانه بسا شهرها در نیمکره شمالی. هر فرصتی دست میداد پا به راه می شدم. با تقریبا همه آنها گفتگوهای مفصل داشتم. بسیار در مسائل گروه‌های قومی ایران به ویژه کردان نوشتم و سرانجام به سبب نداشتن طرف گفتگو دست برداشتم. زیرا اگر واکنش‌ها سکوت و تکرار نبود گویی در گفتگوی ترانیم. نمیدونم حالا این یعنی چی. او بپڕێنە بێرە سەر ئەوەی کە هێمنە سەیدی کەشف بکە. تەمامە ئەم قسانە کە ئێکا کەسم نەدۆزی و قسەی تەکا بکەم و دنیا گەڕیام و باوکە گیانون نەو تا بتوانم تەکە گروههای قەومی زینکیا قسە بکەم. ئیستا دەخوارەوە ئاگەر سەلامەت و کە یەکێکی دۆزیوە ناگەهان لەناو ئەم کەویرستان و کوردبازی یەکێکی دۆزیوە. بخوێنەوە. اکنون برای نخستین بار صدایی از میان همهمه آشنای گفتمان ملت سازان میشنوم. این گفتمان به تندی پوست میاندازد و هر بار رنگ تندتری میگیرد. یک طرف گفتگو پیدا شده است که میتواند نگاه گسترده تری بر موقعیت بیاندازد.
یک طرف گفتگو پیدا شده که اتوانین نگاه و وسیعتری بخواد. سؤال گەورە مەسەر داریوش و هومایون هەرچی شەوە جمعەز یەهودی بێنە سەر قەورەکە خوێڕی. ئەوەڵەن هێمنە سەیدی چ وەزنێکی هەست لە جامعەی کوردستانە، چ وەزنێکی هەست کە ئەم ئاغا هەر لە ناوە ئەو جامعەی کوردستان ئێمە پاسداریشمان هەست، حەمە ڕزای ڕەحیمیشمان هەست، کوردی قسەکە وابەستەوە دەوڵەتی ئێرانە. هەر لە ناو ئەو جامعەی کوردستانە، هەر لە ناو ئەو حیزبتۆ ئێمە کوردبازە سەلتەنە تەڵەبیشمان هەست. دلیل ئەوەی کە تۆ ئەنەوی لە کلکە ئەم هێمنە سەیدیە سەگڵاویە بەرزی ئەەکەی تۆ چێ قودرەتی کێس هێمنە سەیدی چ نفوزێکی ئیجتیماعی هەست لە ناو جامعەیە کوردە دەمەخۆپان لە پێ کە تۆ ئێژی برا ڕوو ناگەهان دەنگێکم بیست. کێ بوو هێمنە سەیدی؟ کێ بوو؟ ڕەهبەرە حیزب دموکرات بوو. هێمنە سەیدی ڕەهبەرە کۆمەڵە بوو، ڕەهبەرە پێکاکا بوو. هێمنە سەیدی کارە بوو کە تۆ نەزەر هێمنە سەیدی بۆ مهم بوو. ئەی نەزەرە کوردە سەلتەنە تەڵەبەکانە بوو مهم نەبوو. ئەی نەزەرە فرەیەک لەو ئاحادە مەردمە کوردە کە ئینها ئیرانی هەستن بۆ بۆتان مهم نەبوو. تۆ ئەم هەتیوتانە بوو مهمە. ئالەگا تۆ ئەزانی ئەم هەتیوە بۆ گەورەی ئەکەن بوت. ئادێ بێزەحمەت بخوێن. بەڵێ ئاقای هێمن السەیدی یک روشنفکر کرد ایرانی که ایشان را از سلسله گفتارهای پرمغز کد انقلاب و کد رفسنجانی شناختم. بیخوێنەوە بڕۆ دواوە دووبارە بیخوێنەوە. ئاغای کێ؟ آقای هێمن السەیدی دەی یک روشنفکر کرد ایرانی که ایشان را از سلسله گفتارهای پرمغز کد انقلاب و کد رفسنجانی شناختم. بسیار عالی، دەست خۆش، دەست خۆش. یەک ڕەوشەنفکرە کوردە ئێرانی ئەوەڵەن خوێڕی جامعەیە کوردە قەومیەتنیکی پڕە لە ڕووناک بیر. وەزنە ئەم ڕەوشەنفکرە چەندێکە، چەندێ دەنگی ئەڕوات، چەندێ نفوزی هەست، چەندێ عومقی هەست. ئەمە هەنێکەیە هەنە وەختێکە کەس نازانێ هێمن مەوجودە، کەس نازانێ. بەڵێ 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 دروستە کاکتا؟ بەڵێ ئەوان کەشفی ڕەوشەنفکر بوو، یعنی ظاهرەن حرفەکەیان ئەوە بووە کەشفی ڕەوشەنفکر بکەن. کاکتا تۆ زەمانێک قسەی مهمە کە بزانی من وەزنێکم هەست. بزانە ئەگەر من پرۆفسۆر پەیمانە حەیدەری بووم، فقط من پرۆفسۆر بووم و فرە بڕواتە بەرەو لە سەرزەمینە منە، مهمە پرۆفسۆر پەیمانە حەیدەری چێژی. ئەگەر من پەیمانە حەیدەری حافێزە کوردەوارە سەربەخۆ و جریانێکی گەورەی ئینقلابی ماوە دەسۆم، مهمە من چێژم، چون وەزنم هەست، چون قسەم ئەڕوا، چون چوار نەفر قسەی من دەکات. تو بۆتی لە خۆتۆ بە کابرایە گەیژی ڕووناک بیر وا هیچ وەزنێکی نییە و تازە تۆ دوای ئەم نامە وەزن بە ماغادەی بە منە تۆوە بە BBC کام بێشەرەف هەست بیت بێژێ هێمنە سەیدی لە تەریقە BBC یامەنە تۆ نەناسیگە. بخوێنەوە ئەدامە بە. در نوشته کوتاهی مرا به از سر گرفتن تلاش بیهوده 15 ساله امیدوار کرده اند. پس هێمنە سەیدی باعث بوو کە ئاغای داریوش و هومایون ئەو ڕێگەی 15 ساڵە کە گەرەکی وتەکە کوردە قەومی ئیچنیکیا قسە بکاوە نیایە لاوە سەر لەوێ دەستی پێ بکاتەوە. هیوا گەڕیاو بوو ئاغای داریوش و هومایون. وەزیرە کۆنە ئاموزش و پەروەرشە ڕژیمە شاهنشاهی، جزء حزب سومکای فاشیست ایرانی، آریا باز ایرانی، باز کورش باز، داریوش همایون سپاهی بیشرف، رفیق اردشیر زاهدی، خزوره اردشیر زاهدی. تعدیلات ایسا ادامه بر. آن نوشته را زیر عنوان دوراهی کردستان در زیر می آورم تا بتوان بحث را آغاز کرد. بسیار عالی تو. کاکتای رحمانی خلق کردوار متوجه بون هێمنە سەیدی کێ بردیە BBC؟ بەڵێ کێ بردیە من تۆ بەڵێ ئەوەی وا قرار بوو ئەسلحە بۆ خامنەی هەڵگرێ و تەمامیەتی ئەرزیە ئێران بپارێزێ. یعنی هێمن ئێستا ئاغا زەدە سەڵتەنەتە تەرەفدارە حیزب دموکراتە. ئاغای کێ پڕمەوتیەکە؟ داریوشە هومایون.
داریوش همایون بنیانگذار حزب مشروطه، وزیر آموزش پرورش پهلوی، سومکایی ام آقا معرفیەکە ڕۆشن فکر کورد ئەمانە خۆ وەزنێکیان نییە ئێشەیەکی تەئیدیان کاتا زل بوێت تەواو ئیسە بۆتان دەرکەوت سەکوویە پەرتابە کابرا کێس کێ تۆی معرفی کرد کێ ئەمەستەدادەی لە تۆوا کەشف کرد وەکو ئێمە خوێنە دڵە خوارد لە دڵە نەخت و هاتیتە دەرەوە هەزاران ساعت تحلیل نەخت کرد لە نەخت جامع کرد تۆ لەکوێ هاتیتە دەرەوە لەکوێ هاتیتە دەرەوە لووسکەڵە قاچە خستە ناوە BBC و قاچە خستە ناوە مەلۆتۆ لەکوێ هاتیتە دەرەوە ئیستەیچە کێ بازیت هەدا خودە سپای بازار تۆ لە جێگەیەکی تر و خەریکی وە جێگەیەکی تر ئاڕۆی وەکو عەلیە لووسکەلەی جوانمەردی وا دوێکە ئەو قسەیە کرد و جەماعەتی بۆ منیان هەنادوو کاک پێمان عەلی جوانمەردی خەریکە لە مەتن ئاخێز تەقلید دەکا وتم لە مەتن ئاخێز تەقلید ناکا و قسەی کە تەواو فاسدە ئەوەستە ئەم خەبەرەکەی ئێران ئینتەرنەشناڵ و ئێران وایر بۆتانم دەرخست نەحلەیەکی تر لە چفە دەوڵەتە ئێرانی چییە ئەمەسە کە سپا کودتا ئەکا ڕیزشی کردە بەشێکی خاسە بەشێکی خاوە فەرموو کاکتان جناب فەرموویتر نەزەرێکە دەست تەحلیلێکە دەست تەواو بوویتر بەڵێ دەست خۆش بێ پێمان خۆ ئەوەی کە ئەڵبەتە ئاغای سەیدی زاهران دوای ئەوەی کە تڕۆ دەکرێن کاک پێمان لە BBC و لە مەنوتۆش دەردەکرێن لەم ڕۆژانەدا زنجیرە تویتێکی کردبوو لەژێر ناوی ئەوەی کە بۆ لەگەڵ مەنوتۆ هەمکاریم قەتع کرد درۆ اجازه فرمو سيناريوكا امسا كدري كان يستبيوتو انسان مستقل لتليبون ابي قسلكا للجبهه ترقسلكا بلى متوجه اوكي بلى دستا خوش بنظن من اگر فرمایشی کتان هي جنابت نخير كاكتا من هلا ونقرك وبزانا شلون اكلي السوج بقري وشون اكلي درو درخي وچۆن تۆ ئەفەحمی دەڵاڵەکە چۆن بەمە ئێژێ کالا نرخی پێدا چۆن بەمە نایژی کالا و نرخی پێنادا ئاخر لە کوردوارە سەربەخۆ سەرمەمە لە کوردیە خود ئینسان کوردیە متعین بووکە کەس بە ئێمە سەمومە نامێ مەسەڵ هەر کە لەم جیهان کوردیە گەرەکیسی بێتە بەر و مەرغوبێتە خۆی دەبکا ئێمە تەییدیکەین مەرغوبە ئێمە تەییدی نەکەین ناوە مەرغوبە ئێمە بەدیارە ئەوە نین دەوڵەتە ئێرانی نرخ بنێتە سەر کالامان ئێمە لەسەر ئاگاهی خەڵکە کورد و مەردەمە کورد هەساوەکەین نایەڵین کالا بۆمان تەسمیم بکرێت کالایە وەکو جوانمەردی کالایە وەکو دەوڵەتە ئێرانی کالایە وەکو تەفەککورە ئێرانیەت متوەجه بوون ئێمە لە دڵ جەهانە کوردی هاتکینە سەدەرەوە و هەر ئەو خولووسە ئێمە سەر ئەوان نابوو دەکات هایتە ئێمە نایەڵین سەلیقەیەکە ئەوان دروستیان کردە بچێتە بەرەو نابوودیەکان ئێستا تۆ زانیت ئێشێ بکۆڕی تۆ بزانی ئەم سەگڵاویە کێ مەشهوریەکە شۆهرەتی لەکوێ چێتە بەرەوە بۆ یەکەم جار ئاغای تاهای خۆسلەوی تاهای ڕەحمانی تۆ ئەزانیت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تۆ من و یاران تەمامیەتە خۆمان کردە هاوار و نەخدمان کرد و نەخدمان کرد لە بەرامبەر تەمام ئەم بێشەرەفانە وێسیای تاگەیی بەرەوە مانە چۆن یەکشەوە خەڵک لە تەواو ئەم تەلەڤیزیۆنانە چاوی پێیان کەوت وە قیافەت لەوان خۆشترین وە فارسی لەوان خۆش لەهجەترین وە سەواد لەوان باسەوادترین چۆن ئەم تەلەڤیزیۆنە مەوجود نییە بۆ ئێمە بۆ ئەوان مەوجود و کێ ئەمان کرد بەڵێ مەحتیشەیە کە خەڵک دەبێت لە خۆی بپرسێ و وجدانی خەڵک دەبێت جواب قەزاوەتە بداتەوە ئەپرسی ئەگەی جوانمەردی تۆ چۆن خۆت 7 ساڵە پێش هاوکارە سپا بووی لە ئەعترازات و بوحران گەلە دروست کراوە کۆنتڕۆڵ کردیاگا وەری چۆن ئەمشەو با ئەدەیت و تۆ ناگەهان وەحیە پێی کریاگە ناگەهان بووی تۆ کوڕە خاسە یا ئەمیشە هەر سپای بازارە کە ئێمە بخبر ثابت ما كسب بايبازار برون ايران انترناشنال داينياغا برون ايران وايد داينياغا كاكتا هويا تمام ام دوكومنتاني بخشتان كدو خريجن نوا دانميني لسر الانترنت دس بخوش دس جناب خوش بزور سپاس بو جناب كايبمان داي وخوش خوش حافظ